بناوي خواي بخشندي مهربان برزان آمد بواني تايبد بپانيلي خێزانی تۆکمە زامنی کۆمەلگایەکی تەندروستە بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. دیارە خێزان بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ پەیوەندی بە هەمومانەوە هەیە. ئەگەر خێزان لەسەر بنەما و بەها جوانەکانی ئیسلام و مرۆڤایەتی و کۆمەڵایەتی پێکێنرا ئەو کاتە خێزانێکی تۆکمە دروست دەبێ و ئەو خێزانە دەتوانێتن ڕۆڵەیەکی یاخود تاکێکی بەسوود پێشکەش بە کۆمەلگا بکات. کەواتە خێزان بنچینەی کۆمەلگایەکی تەندروستە. پرۆسەی هاوسەرگیری و پێکەنانی خێزان وەک دەوترێ کۆنترین پرۆسەی سەرکەوتووە لە مێژوودا. پیرۆزترین پرۆسەی ژیانە کە بڕوادار و بێبڕوا بەگشت ئاینەکانەوە بەگشت ئایدیاکانەوە بە شێوازێکی پیرۆز سەیری ئەم پرۆسەیان کردووە. بەڕێزان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکیدا دەفەرموێ كروايات كإمام مسلم رواياتي كردوا إن إبليس يضع عرشه على الماء. إبليس عرش شانشينكي خوي لسر أو دادني ثم يبعث سراياه إنزا سريكاني مفرزكاني خوي دنيري بو قمرا كردني خلشي بو بفتنة بردني خلشي فأدناهم منه منزلة أعظمهم فتنة أو جندياني كوا بلاويان كردوت بلاوي بيكردينوا نزیکترینیان لە شەیتان ئەوەیانە کە زۆرترینی خەڵکی تووشی فتنە کرد بیتن. زا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت ئەو سەربازانە کاتێک کە دەگەڕێنەوە سەربازەکانی ئیبلیس باز دەکار و چاڵەشیەکانی خۆیان دەکەن. هەیانە باز دەوەی دەکاتن دەڵێ وازم لە فلان کەس نەهێنا حتى فعلته به كذا وكذا هەتا وام لێ کرد فلان گوناح بکاتن کە هەندێک پێیان وایە دزی و هەروەها خواردنەوەی ئارەق کە ئەوانە هەمیان لە گوناحە گەورەکان و لە کەبائرن بەڵام ئیبلیس پێی دەڵێتن ما سەنعتە شەیئەن هیچت نەکردووە. بەڵام ئەوەی کە دێتن دەڵێ وازم لە فلان کەس نەهێنا حتى فرقت بينه وبين أهله هەتا وام لێ کرد لە خێزانەکەیم جیا کردەوە وام لێ کرد خێزانەکەی هەڵوەشێنمەوە. اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن ئیبلیس ئەوەیان لە خۆی نزیک دەکاتەوە فەیەلتەزیمه لە باوەشی دەگرێ. بەڕێزان جێگای خۆیەتی ئیهتیمامی گەورە بدرێتەوە بە خێزان و ئەمەزانن کارێکی بچووکە ئەمە ئەساسە لە دینی ئیسلام. ئەوان ئەزانن بەلێک هەڵوەشاندنەوەی خێزان شەیتان ئاسوودە دەبێ بەوەش جوندی شەیتان و حیزبی شەیتان ئەیبەنەوە. بۆیە مەسئولیەتی گەورە ئەوەیە ئیش لەسەر دروستکردنەوەی خێزان بکرێ و هەر شتێک خێزان تۆکمە بکە. بۆ ئەمە بەستە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری نووسینگەی دەستگای نووری حکمە لە شاری هەولێر بە پێویستی زانی پانێڵێک ڕێک بخات بۆ هەریەک لە بەڕێزان نوعمان ساڵح عەباس ناسراو بە دکتۆر عەبدوڵڵا حەداد خاوەن بڕوانامەی بەکالۆریۆز لە پزیشکی ڤێتەرنەری زانکۆی بەغدا هەروەها خاوەن بڕوانامەی دیبلۆم لە زانستە ئیسلامیەکان لە هەولێر هەروەها بەڕێزیان سەرۆکی دەستگای نووری حکمەیە. میوانی دووەمی پانێڵەکەمان زۆر بەڕێز دکتۆر ئیبراهیم تاهر پسپۆری تەندروستی لە بواری خۆراک بە تایبەتی قەڵەوی و لاوازی و گەشە و باڵا و هەروەها خاوەن بڕوانامەی دکتۆرە لە دراساتی ئیسلامی. میوانی سێیەممان بەڕێز دکتۆر ئەحمەد جەمال هەرتەلی مامۆستای زانکۆ پێشنوێژ و وتارخوێن بانخواز و شارەزا لە بابەتە یاسایی و پەروەردەیی و خێزانیەکان خاوەن بڕوانامەی بەکالۆریۆز لە شەریعە ماستەر لە بەراوردکاری لە نێوان یاسا و شەریعە توند و تیژی خێزانی هۆکار و چارەسەری دکتۆرا لە بەراوردکاری لە نێوان یاسا و شەریعە باری کەسێتی یاساکانی هاوسەرگیری بەختەوەری خێزانی. ئێستا لە داوا لە میوانە بەڕێزەکان دەکەین کە بفەرمون بۆ سەر ستەیج. بەڕێزان یەکێک لە تەوەری پانێڵەکەمان بریتە لە خێزان و قورئان بە میوانداری زۆر بەڕێز کاک دکتۆر عەبدوڵڵا حەداد. کاک دکتۆر یەکێک لەو بابەتانی کە قورئانی پیرۆز زۆر گرنگی پێداوە و زۆر بەوردی باسی کردووە بابەتی خێزانە. دەپرسین چ بکەین بۆ ئەوەی ژیانی خێزانیمان لەسەر ڕێنماییەکانی قورئان بێ یان بەواتایەکی تر پەیوەندی نێوان خێزان و قورئان دەبێت لە چ ئاستێکدا بێ؟
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. خوش حالم بابليم بوتسالات شيكا برای بەلاتی ڕۆشنبیری خوای گەورە موفقیان بکە و هەروها جەنابی شت خوای گەورە پاداشت بداتەوە بە حضوری ئەو دکتۆرە بەڕێزانە و هەروها برایان و خۆشکانمان خوای گەورە لە هەموو لایەکمان قبول کە و مەجلیسەکەمان بە مەجلیسی ذکر قبول بکە و ئارامی و سەکینەت بخاتە ناو دڵ و دەروونمان و بە ڕەحمەت خۆی دامان پۆشی و مەلایکەتە بەڕێزەکان لەو مەجلیسە مبارەکە لەگەڵمان ئامادە بن یا ڕەبی. وەڵا پێم خۆشە بەوەی دەست پێ بکەم زەواج نعمتێکی خوایە سبحانه وتعالى لەسەر بەندەکانی کە نعمەتەکانی هەندە زۆرن وإن تعودوا نعمة الله لا تحصوها. وەکو پێغەمبەر صلى الله عليه وسلم لە حەدیثێکدا باز دەکات کە خوای گەورە سبحانه وتعالى لە ڕۆژی قیامەتدا یەک لەو نعمەتانەی کەوا بەبیر بەندەکانی دەینتەوە پێی دەفەرمی ئەلەم ئوزەوجکە ئەلەم ئوکریمکە، ئایا وام نەکرد هاوسەر گیری بکەی، ئایا ڕێزم لێت نەنا؟ ئیتر حەدیثەکە درێژە ئەوەی کە مەبەستمانە، يعني فعلا مسؤول باڵێن نعمەتێکە و لێپرسینەوەشی لە دوایە و بەخشینی منداڵیش بە هەمان شێوە ئەوش نعمەتە. خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور أو يزوجهم ذكرانا وإناثا ويجعل من يشاء عقيما إنه عليم قدير. ئەوجا ئەگەر تەماشای لەفظەکەی بکەی دەفەرمی يهب واتەوەکو هیبە و بەخششێکە خوای گەورە سبحانه وتعالى کاتێکەوە منداڵ بە بەندەکانی دەبەخشی. بە فعلی هیبەیە، دیارە هیبەش بە معنای ئەوەی دێ یعنی مقابل نییە، شتێکە کە خوای گەورە لە فەزلی خۆیتی دەیبەخشی بە بەندەکانی، ئیتر ئەوەش نعمەتێکە بەڕاستی. و تەماشا دەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردینە کاتێکەوە دەچینە سەر جێگا لە بۆی بخەوین بڵێن الحمد لله الذي أطعمنا وسقانا وكفانا وآوانا فكم ممن لا كافي له ولا مؤوي. الحمد لله كناني داين آوي دايني خوای گەورە کافیمانە هەموو شتێکمان لۆ دابین دەکا و خوای گەورەش ئیوای کردین واتە ئێمەی لە ماڵێکدا حەساندیتەوە. چەندین کەس هەیە کەوا فعلا بێ کافی و بێ مەوایە، خوا پەناماندا یا ڕەبی. وخواي قول سبحانه وتعالى سورة النحل دفن والله جعل لكم من بيوتكم سكنا. فعلا جيجاي حسانوية أو إنسانك بطبيعة حال ماندية لا إشوكار كان جيان لبروي براسي لا راحة في الدنيا أو هيلاني كتيدا دحسيتوا أو ماليك بتايبتي كالسر بناغيتش الشرعي دا مزرعة. إتر وانا وكو مقدمة كبراسي إما أو مالو من دالو أو جيجاي كتيدا نشتزين هم نعمة إخوة سبحانه وتعالى. لو يدير بابلين بين سب ساركزنا بالضبط بيوندين يوان قرآن لقل خيزان. أصلاً أجر بويدس بيبكين قرآن بيروزيق لوصفاني كخواي جورديكا سبحانه وتعالى كتابة مباركة، كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. قرآن بيروز كتابة مباركة ولا تسندين آيات تريش آماجي بيكلا هر كسك هر خيزانك هر كومالقايك لقدر أوي كوا نزيق بيتو لقرآن بشي لبركة قرآن بيدا بخشره وعكسكشي صحيحة براستي. لقدر أوي كسك دور بلا قرآن والله بركة لجياني نامنه، بركة لتمني نامنه، بركة لعلمي نامنه، بركة لعملي نامنه، بركة لو ما لنامنه براستك قرآن تدانية. وقرآن بيروس وكل عبارتش ككزانان بكادين زور جوان دلي قرآن بيروس صمامي أمانة لبو هموجيان. معلومة الصمامي أمان كاتك أو يوم تيجيشت موكو بابن الرومانة هي لبو تقانوي صمامش أماني هي هتاوكو راينتشي يكتر براستي واتا أو قرآن بمعنى كلمة مصدري أمانة إنزال لبو فرد لبو كومالقا لبو خيزانش كوايكيك لا أو كومالقا لبرتي لبر أوي براستي لبر أوي
قورآنە ئینسانی فێرە ئیمان دەکا و ئیمانیش مەصدەری ئەمن و ئەمانە بەڕاستی. قورآنە ئینسانی فێرە ئیمان دەکا، ئیمان بە وحدانەتی رب العالمین، ئیمان بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە ئەرکانەکانی ئیمان، ئیمانیش مەصدەری ئەمن و ئەمانە، مەصدەری بەختەوەری و سەعادەتە بەڕاستی. قورآنە ئینسان وا لێ دەکاکەوە هەست بە ڕقابەتی خوای گەورە بکا سبحانه وتعالى لە چەندین ئاەت إن الله كان عليكم رقيبا ألم يعلم بأن الله يرى إلى آخر لو آتانا. قورآن ولا إنسان دەکات کەوا هەست بە ڕقابەتەی بکاو لە خراپەکاری بیجێڕیتەوە، ولا هەر قورآنیشە بەڕاستی ئینسانی فێرە ئەو عیلمە نافعە دەکا کەوای لێ دەکا فعلا دامەزرێ لە ئینحراف و لە وەساوس و لە دەسائیسی شەیاطینی ئینس و جن پارێزراو بیتن بۆ عیلمەی کەوا لە قورآنی پیرۆز وەری دەگری. تەماشا دەکەی قورآنی پیرۆزە بە تایبەتی مەسەڵەن ئێمە کە باسمان لەسەر باسی خێزانە چەند جوان باس دەکا لە ئەسڵەوە تو چێ دەخوازی ئەو ئافرەتە مێرد بە چێ بکە، پاشان ئەو ئوسرەیە لەسەر چ ئەساسێک دامەزرێ. ئەو ئوسرەیەت فەوزانیە لە ئیسلامدا، فەوزانیە بەڵکو هەرێکە وەزیفەی خۆی دیارە. الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم إنزا فالصالحات قانتات إلى آخر. يعني سبحان الله زور جوان هەموو شتەکان لە جێگای خۆی دانایە، هەموو شتەکان هەر یەک لەوانەی لە ئەو خێزانە لەو ئەفرادانی کەوا تێیدایە کە سەرەتا لە ژن و پیاوێک دەست پێ دەکا، ئینجا دوایەش کە خوای گەورە سبحانه وتعالى منداڵیان پێدەبەخشی، هەر یەک لەوانە واجباتی سەرشانی دیارە و لە مقابلیشدا حقوقی لە دەستەبەر کرایە. ئیتر بەڕاستی قورآنی پیرۆز مەصدەری ئەمانە لە بۆ خێزان لە قەدەر ئەوەی کەوا دەست بە قورآنی پیرۆزەوە بگری ئەو خێزانە پارێزراوە، ئەمینە، ئەمینە لە هەموو شتێک، لە هەموو شەڕێک کەوا لە شەیاطینی ئینس و جینەوە لە بۆی دێ. و هەروەها چەندین وەسفی دیکەش لە بینی قورآن و هەروەها پێویستی خێزان لە بۆ قورآن بە تەئکید هەیە. باشە کاک دکتۆر، باسی ئەوە کرد کە ئیسلام زۆر بە وردی باسی پرۆسەی هاوسەرگیری دەکاتن. ئایا دەکرێتن پرۆسەی هاوسەرگیری بکرێتن بەبێ گوێدانە ڕێنماییەکانی قورآن؟ جەناب لە مقەدیمەکەی شتێکی جوان باس کرد کەوا فعلا بە مختلفی مەذاهب و ئەدیان و بێدین و هەر هەموو نەوعێک هەمووی زەواز دەکا. بەڵام ئایا ئەو زەواجەی کەوا لە خارجی نطاقی شەرعی ئیسلام دەکرێت وەکو ئەو زەواجەیە کەوا لە ژێر با بڵێن ڕۆشنایی قورآن و سونەت دەکرێت؟ بە تەئکید زۆر زۆریش جیاوازە. وانیا وەکو خوای گەورە سبحانه وتعالى چەندین جێگا مقارنەی بین ئەهلی ئیمان و غەیری ئەهلی ئیمان دەکا، لەوانە خوای گەورە بە چاوساغ و نابینا لێشیان دەداتەوە، بە زەندی و بە مردی لێشیان دەداتەوە. یعنی کا خێزانێک لەس ئەساسێکی تۆکمە هەڵبژێردرابی و گەیشتە بنە یەکتری، کا خێزانێک ئەکرەمەکوم الله لەسەر جادە بگەنە یەکتری، کا خێزانێک مەسلحەتێک کۆیان بکاتەوە. و ئەو تەنزیماتەی کە وەکو باسمان کرد ئاماژەمان پێدا لە قورآن و لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم باس کرایە، یعنی بە معنای کەلیمە ئەگەر بێت و ئەو مؤسسەیە لەسەر ئەو ئەساسە بەڕێوە ببردرێ، واللهی ناجحترین مؤسسە دەردەچی و لە نەتیجەدا لە ئەگەر بێت و یەک مەجموعە مؤسسەی ئەوها ناجحمان هەبی کۆمەڵگایەکی زۆر ڕێک و پێک و هەروە کۆمەڵگایەکی بەختەوەر دوور لە توند و تیژی، دوور لە مەشاکل. ئیتر بە تەئکید فەرقی زۆرە لە بینی مسلمان و غەیری مسلمان. کەواتە ئەگەر دروستیش ببیتن ئەو خێزانە ناتوانێت تاکێکی سود ببەخشێت بە کۆمەڵگا. بە تەئکید. بەڵێ ئێستا دەرفەت دەدەین بە بەڕێز کاک دکتۆر ئیبراهیم. کاک دکتۆر، وەک دەوترێ الوقایە خەیر من العلاج، یعنی خۆپاراستن باشترە لە چارەسەر. باشە پێش پرۆسەی هاوسەرگیری و ئەنجامدانی ئەم پرۆسەیە چ بکرێتن باشە؟ چونکە لە کۆتاییدا ئێمە دەمانەوێت کۆمەلگایەکی تەندروستمان هەبیتن. بەناوی خوای گەورە و بەخشندە و مێهرەبان، درود و سڵام لە جانی پاچی پێغەمبەری پێشەوامان. طبعا الوقایة خير من العلاج، ئەوە دەستە واژەیەکە کەوا زۆر لە کۆنە بەکاردێتن. طبعا لە ڕووی تەندروستیەوە زۆر گرینگە، چونکە فەرقی زۆر هەیە لە مابەینی خۆپارێزی لەگەڵ چارەسەری نەخۆشی لە بۆ تاک، لە بۆ خێزان، لە بۆ کۆمەلگا. ئێستا ئەگەر لە ماڵێک نەخۆشێکە بیتن، هەموو ماڵەکە لە ڕووی دەرونیەوە نائاسوودەن،
خزم و کەسوکارە نزیکەکانی بە تایبەتی ئەوانەی کە دەرەجە یەکن و هەروەها لە ڕووی مادیەوە مەساریفەشی زۆر دەکەن هەروەها ئەگە بێ لە خستەخانەی حکومی داخل بکرێتن ئەوە دکتۆر مەشغول دەبێ معاونتبی مەشغول دەبێ قەلوێرە دەگیرێتن خواردن سەرف دەکرێتن پارەی دکتۆر دەی بدرێتن و هەروەها گەبستە خصوصی ئەوە زۆر زیاتر بۆیە ئەمە دەمانەوێتن کۆمەڵگەمان تاکمان خێزانمان دووربی لە نەخۆشی هەتا توش ئەو کێشانە نەبیتن طبعا پاراستن مەسەفی زۆر کەمە ئێستا مەتەن لقاحی لە منداڵان دەدەی ئەو منداڵە تووشی بە نەخۆشی نابێت 100,000 منداڵ لەو نەخۆشی دوور دەکەونەوە کامەی مەسەفی زیاتر 100,000 منداڵ نەخۆش بیتن یا هەریەکە زورعاتی لقاحی لێ بدەیت کەواتە ویقایە زۆر مهمە ئێمە دەمانەوێ هەردوو لە گەنجەکانمان و کسە بەڕێزەکانمان پێش پرۆسەی هاوسەر گیری فحسی ڤایرۆسات بکەن کە ئێستا حکومەت کردتە ئیجباری و هەروە فحسی تەلەسیمیاشیان لە بۆ دەکەن لەبەر چییە؟ چونکە نەخۆشی ڤایرۆسی نەخۆشیی درێژخایەنە کە توش دەبی هەتایە لەگەڵتە بە تایبەتی زۆری بیوسی و هەروە نەخۆشی تەلەسیمیاش ئەگەر بێت و کچ و کوڕەکە هەردووچیان هەڵگر بن کاتێک کە زەواز دەکەن فحسیان نەکردبی ئەوە ژمارەیەک لە منداڵەکانیان تووشیان بە تەلەسیمیا دەبی تەلەسیمیاش بە خۆتان دەزانن نەخۆشێکە تەمەنی کەم دەبیتن هەر لە منداڵیەوە دەبی مانگانە و هەفتانە و 2 هەفتە خوێنی بدرێتێ و هەروها دەبی عملیاتی سپلی لۆ بکرێت لای ببەی و لەوانەشە تەمەنی زۆر کورت دەبیتن کەواتە ژیانی ئەو خێزانە زۆر ناخۆش دەبی ئەگەر تووشی بە ڤایرۆس بیتن مەتەلەن کچەکە ڤایرۆسی هەبی و فەحز نەکرابیان کوڕەکە ڤایرۆسی هەبیتن لە ڕێگەی هاوسەر گیریەوە پاش فترەیەک نەقڵ دەبیتن بە تایبەتی ئەگە ئافرەتەکە توش بوو لەوانەیە منداڵەکەشی توش دەبیتن ئەگەر بێت و فەحسی لە بۆ نەکرابیتن بۆیە بۆ خۆپارێزی لەو دوو نەخۆشی درێژخانە ئێستا بوویتە ئیلزامی ئیجباری کە دەبی ئەو دوو فەحسە بکرێتن لە بۆ پرۆسەی هاوسەرگیری ئەوەی کە دەمەوێت زیاد کەم لەسەر پرۆژەی کە حکومەت داینایە لە مالیزیای ڕێژەی تەلاق گەیشت بە 48 ئەگەر معلوماتتان هەبیتن لە ساڵەکانی 2012 پاشە حکومەتی مالیزی قراری داکەوە پێش پرۆسەی هاوسەرگیری ئەو دوو کەسەی کەوە دیاری کراون دەبی دەورەیەکی تایبەتیان لۆ بکەن لە 2 مانگ کەمتر نەبیتن 4 بابەتیان لۆ باسکەن هەتا ڕێژەی تەلاق کەمکەنەوە چونکە ئەو کوڕ و کچە لێک تێنەگەن لە ڕووی مادیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەروها لە ڕووی ئاینیەوە و هەروها لە ڕووی تەندروستیەوە ئەوە ڕێژەی تەلاق بەرەو زیاد دەڕوە لە کۆمەڵگەی خۆمانە کتابێکمدانە لە 2012 بە ناوی هاوسەرگیری سەرکەوتوو چوومە مەحکەمەی ڕێژەی تەلاق ئەو کاتی کێشەی زەواز و تەلاق یانی شەرنی هەمان تەلاق بدرێن لەوانەیە حامیەکان و حاکمەکان وە دەکەن کە پێک بێنەوە بەڵام گەیشت بە 19.5 ئێستا لە عێراق بەعامەتەن لە 30 تێپەڕی ئەگە هەموو شارەکان حساب بکەیت کەواتە ڕێژەکە بەرزە لەبەرەوەی چی ئەو کچ و کوڕە کاتێک کە زەواز دەکەن نەدایک و نەباوکان و نەبە خۆیان هەوڵ نادەن لەو پرۆسەی تێبگەن ئەو پرۆسە پیرۆزە یعنی کاتۆر کە باسی کرد یان چەند گرنگە لە هەموو کۆمەڵەکانی جیهان طبعا ئەگە پرۆسەی هاوسەرگیری نەبیتن پاش 6 ساڵی مرۆڤایەتی نامینێ ئێمە لە چێ دێن غێرداک باوکمان دێن ئەگە پرۆسەی هاوسەرگیری نەبیتن کۆمەلگە چۆن دەمێنێتن نامینێتن یعنی بە 50 ساڵ کۆمەلگە شەلل دەبی بۆیە پرۆسەی هاوسەرگیری زۆر پیرۆزە لە هەموو کۆمەلگەکان و لە هەموو ئاینەکان ئەوە برێن پێشەچی بۆیە پێویست ئەو دەورانە کە دەکرێتن بەڕاستی زۆر زەرورە لەوە ئێمە کەوا بتوانین سوودی لێوەگرین بۆیە لە کێشەکان دوور بکەوینەوە یەک میساڵی بەسیط لە بۆ دێنم مەتەن کێشە کۆمەڵاتی زۆر زار ئافرەت کە شووی دەکاتن هاوسەرگیری دەکاتن پار 2-3 ساڵان منداڵی دەبی یەک لەو منداڵانە کوڕ نابیتن گلەی ئافرەتەکەی دەکەن دەرێن کوڕی نابی یعنی دەبی تێی بگەینی کە کوڕ وەش کاکتۆر ئاەتەکە هینا يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء ذكور ويزوجهم ذكرانا وإناثا يعني هردوكا يعني يك چنداتي سببك سبيرمي بياوكي تحديد دكا كقرب يعني كذبي هلكي افرتكي النيه يعني زمي افرتكي النيه او ناتيجشنا لسه لا تندرستي ناتيجشنا لدين ولا قدرتي خواي پروردگار يعني او دبخشيتن بدستونيا لو انا باش بينس كسان لو انا دو شوار كوري دبيتن يعني او موضوع عنهم دبتشيشو دابران وطلاق دانو بروسي هاوسرجي هم مصاريف او هم اشتكراوا هم هل دوشتوا
دەستەکان خۆش کاکتۆر کاکتۆر بە خۆت دەزانی لە دوای پرۆسەی هاوسەرگیری ئەو جەمەرحەلەی منداڵبوون و خستنەوەی وەچە دێتن یعنی لە قورئانی خوای گەورە باز دەکاتن باز دە شیری دایک دەکاتن کە بۆ ماوەی 2 ساڵ شیر بە منداڵەکان بە کۆرپەکانیان بداتن وەک لە سوورەتی بەقەرە خوای گەورە دەفەرمێتن والوالدات يرضعن أولادهن حولين كاملين يعني تا چەند پرسیارێک ئەوەیە زانستی پزیشکی نوێ تا چەند پاڵپشتی ئەم ئاەتەیە و شیری دایک چەندە جیاوازی و گرنگی زیاترە لە شیری دەستکرد پێش ئەوەی باسی شیرپێدان بکەین چکە مەرحەلەکان هاوسەرگیریە دوایە دووجانیە پاشان شیرپێدانە ئەو دوای منداڵی بچووک دێتن دوای هەرزەکار دێتن بە کورتی باسییان دەکەین طبعا لە کاتی دووجانی ئافرەتەکان ڕوولەوان دەکەم یعنی تکاتان لێ دەکەم لە 3 مانگی یەکەم هەتا پێتان دەکرێت سەردانی دکتۆرێکی پسپۆڕی ئافرەتان بکەن مانگی یەکەم و دووەم و سێیەم هەرمیانی مانجێ جارێک لەبەر چییە هەتا ئەگەر بێت و نەقسی ڤیتامینێکتان هەبی بە تایبەتی فۆلیک ئەسید هەیە مادەی ئارسن هەیە کە لەو ئافرەتان زۆر مهمە پێویستە دکتۆرە بزانی هەتا ئەو دەرمانتان بداتێ توشتان بەکەم خوێنی و بێتاقەتی نەبی پاشان لە 3 مانگی یەکەم زۆر منداڵ هەیە تووشی نەخۆشی بۆ ماوەی دەبی پێدە نەخۆشی کرۆمۆسۆمی ئەگەر بێت و لە 3 مانگی یەکەم تەحدید نەکرێتن لەوانەیە منداڵەکەتان بە سەقەت و پەقەتی دەبێتن ئەو منداڵە ژیانتان لێ تاڵ دەکە هەتایە منداڵی خۆتە زەرجی خۆتە تێ بەخێویەکە بەڵام منداڵەکە سەقەتە لەبەرەوەی مانگی یەکەم و دووەم و سێم سەردانی پزیشکت نەکردووە نەقسی ڤیتامیناتت هەبووە مۆزوعەکە لێ تێک دەداتن و هەروە خاڵێش کەشمان هەیە لە مانگی یەکەم و دووەم و سێم ئافرەت نابی یەک دەرمانی حەبی وەگریت یەک دەرزی یەک دەرما وەگری بە بێپرسی دکتۆرەی چونکە لەوانەیە حەبێکی وەردەگری لە بۆ ئیلتیهابێک لە بۆ نەخۆشیێکی بەسیط ئەو حەبەوە دەکا منداڵەکە تووشی نەخۆشی کرۆمۆسۆمی نەخۆشی بۆ ماوەی بیتن ئەوەش ئەو خانەوادەی هەموو بە هیلاک دەچن و ماندوو دەبن لە مانگی سێم هەتا دەگاتە مانگی نۆیەم دەتوانی 3 مانگ 2 مانگ جارێک سەردانی دکتۆرەی بکەی ئەو کات زۆر مشکلە نیە هەندێک دەرمانی شێ مشکلی نابی لەوانەیە نەخۆشیەکانی بۆ ماوەیش لەو فترەی کەم دەفتەوە و ئەو ئافرەتانەی کەوا نەخۆشی ڤایرۆسی جگەری زۆری بیان هەیە پێویستە سەردانی دکتۆری ڤایرۆسات بکاتن لەبەر ئەوەی لە ڕۆژی لە دایک بوون سیرەمەکی خاصە دەرزێکی بچووکە 2 سیسیە دەبی لە منداڵەکەی بدرێ ئەگەنا منداڵەکەت تووشی ڤایرۆس دەبی لە کاتی ناوک بڕینی لە بەرەوخینی دایک دەستە ناوخینی منداڵەکەی منداڵیش ئەگە تووشی کەبەت ڤایرۆسی زۆری بیبوو لەوانەیە 5 ساڵ زیاتر ناژی چونکە جگەری تەحمل ناکاتن بۆ یاگاتن لە خاڵەبی و کەسێک کە ڤایرۆسی ئینشاءالله کەستان نیتانە بەنسبەت پرسیارەکەی جەنابەت مامۆستا قەزیەی شیر يعني محاضرة كاملة فرق بين الشيري قتولة الشيري دايق طبعا شير بخوي 56 مادة طبية تدا هيا بلام شيري دايق لحفتي كم كبا كردي بيدرين جك بعربي بيدرين اللبا بإنجليزي بيدرين كولوسترم زور مهمة شيري شي تسوري زردي بيتا أو شيرا زور مهمة لحفتي كم لبو منضال لبر أو بريتي لفيتاميناتي بيويست وبريتي لهندك مادة دجتن يعني دجي فيروس وبكتيريا وكروكانا لو حفتي كم زور ضرورة او زناي ما مستل فقه لمشار ذاترا امام الشافعي دله هر افرتك حفتي كم شيري ندى من دالكي بيوست قاضي او كان حاكمنا وبيانو قاضي بزور شيركي بيبدا اگرنا لسبابي واجبه افرتشي بقري كم من دالي تازه بوبي دبي او شيري بداتي چونك او شيره ودك او من دالك كم ترتوشي زكسوبي كم ترتوش رشانوبي كم ترتوشي نخوشيكاني فيروس وبكتيريابي بو زوزو مهمه بشويشي قشتي شيري قطو شيري مانغا يعني شيري مرو بزنو تيلا او اخوا درستي كرديه لبو كارو برخو لبو قولك لبو بشتري درس نكرديه بلام لصالي شستو حفتها كان لبو قازانزي معامل وشركه كاني اجنبي دعاياتي زوري عن لبوكرت حتى دايكان مسنا دري من دالكان لمال بشيري قودي بخيو كان طبعا شيري قودي زور زرري هي شيري بخوي 2 بروتين تدا هي ريجي شيري دايق لقل بروتين كان شيري قطو زور فرقي هي بو من دالك شيري قودي وردغري افرتان باش دزانن زوتو شي زكسو دبي زوتو شرشانوي دبي زوجي دائما غازاتا شوان نيوي شو زوجي ديشتن كاتێککە گەورەش دەبی ئەغلەبیان تووشیان بە زەخت دەبی لە پێش وەختە پێش ئەوەی تەمەنیان بەرەو گەورە بڕوا تووشی زەخت دەبن باوەڕکە نەخۆشی دێتە لام ینی گەنج عمری 90 ساڵ 3 ساڵ حەبی زەختی خۆم شیری قۆدی مادەی سۆدیۆمی زۆر تێدایە بەڵام شیری دایەک زۆر کەمی تێدایە تووشی ئێسکە نەرمە دەبن تووشی سوکەری دەبن ینی 56 مادە لە ڕووی طبی ئەگە بێ حساب بکەی بە سلایدات هەمووی فەرقی هەیە بۆیە
WHO کتابێکی دروست کرد لەسەر فەرقی بینی شیری دایک و شیری قوتو دوورسمی کردیە دایکێک و منداڵێک لەگەر دوور لەوەی گوت چێڵێک و گۆڵچێک نووسیتی شیری وەی بۆوەیە بەڵام ئێوەی لە بۆی نابێتن هەتا خەڵک ئەگە خیندەواریش نەبی لە ڕسمەکەی تێبگاتن بۆی بەڕاستی شیری دایک زۆر زەرورە هەفتەی یەکەم ئێستا لە وڵاتانەی کە بانگەشەیان دەکرد لە بۆ شیری قوتو ئێستا لە ڕۆمانیا لە ئوسترالیا لە کەنەدا لە ئەمریکا 6 مانجی یەکەم ئیزباریەکەوە دایک شیری خۆی بداتە منداڵی چونکە شیرەکە زۆر زەرورە بەڵام ئەگە 2 ساڵی تەواوکە ئەوە کە لە ئاەتەکەی قورئان پێمان دەفەرمێتن والوالدات يرضعن أولادهن حولين كاملين لمن أراد أن يتم الرضاعة حتى أقل لقل دايش نيتواني شيري بداتن وإن تعاصرتم فسترضع له أخرى دبي يك شيري بداتن من دالي 2 سالان چونکە دەڕووی طبیەوە گەشتەکی زۆر جوان و ڕێک و پێک دەکات کەمتر تووشی نەخۆشی دەبی هەم لە منداڵی هەم لە کاتی گەورەبوون ئەوە جیاوازی نێوان ئەو دوو شیرێ بە کورتی دەستەکان خۆش بکات دکتۆر دیارە عنی بابەتەکەی تو پرسیاری زۆر هەڵدەگری شاڵە دەگەڕێنی وڵات کاگێ دکتۆر ئەحمەد دەوترێ خێزان دڵی کۆمەلگایە دڵیش بە خۆت دەزانی خوێن لە بۆ هەموو بەشەکانی لاشە دەبات وەتاقە و زە دەدات بە لاشە ئەگەر ئەو دڵە لە ئیش کەوت یان بێتاقەت بوو لاواز بوو ئەوە بێگومان یعنی لاشەش لاواز و بێتاقەت دەبێت مادام خێزان دڵی کۆمەلگایە دەپرسین بنیادنانی خێزانێکی تۆکمە چەندە کاریگەری ئەرێنی دەبیتن لەسەر کۆمەلگایەکی تەندروست دەستخۆش بسم الله الرحمن الرحیم خۆشحاڵم لە خزمەتی بەڕێزانین و دەستخۆشی بۆ دەستگای نوری حکمە هەمیشە چالاکیان ماشاءالله خزمەتی گەورە پێشکەش دەکەن خوای گەورە لە هەمولایە قبولی بکات بە تاکید خێزان دەکرێت بڵێن وەکو پێناسەیەکی کورد سێکتەری سەرەکی لە خۆی دەگریت کە پێکهاتەی خێزان لە تاکە دواتر داک و باب و پاشان منداڵەکان جارێ بە ئەوە وەکو دەستپێکێک بڵێین ئێستا ماسۆنیەتی جیهانی یا وڵاتە جلهێزەکان یا ئەوانەی کە پێچەوانەی پەیامی پیرۆزی ئیسلام هەنگاو دەنێن دەیانەوێت جۆری دیکەی خێزان وەسف و پێناسەی بکەن باوەڕ دەکەن وەسف و پێناسەی خێزانیان زیاتر تا 7 خێزان وەسف دەکەن کە لە ئیسلامدا یەک خێزانمان هەیە کە بریتێ لە باوک و دایک و تاکەکانی خێزان منداڵ و ئەگەر لە جیاوازی دیکەش وەسفێکی کورتی بکرێت جارێ هەر لە ڕوانگەی شەرعەوە ئەو ئەمانەتە گەورەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیرمان دەخاتەوە لەوەی کە پێویستە سوپاسی خوای پەروەردگار بکەین هەر کەسێک هەستی کرد لە تەمەنی خۆیدا لە صحت و تەندروستیدا تەندروستیەکی باشی هەیە لە شار و وڵاتێکی ئەمین و ئەماندا ژیان بەسەر دەکات و لەناو خانەوادەیەکەیە وەکو ئەوایە کە ئەنەما حویزت لەه الدنیا وەکو ئەوایە کە هەموو دنیای بۆ مسۆگەر بووبی پێویستە سوپاسگوزار بی ئەو وەسف و پێناسەیەکە بیرمان دەخاتەوە ئێمە وەکو تاکێکی مسلمان سوپاسی خوای پەروەردگار بکەین کە خێزانێکی پێبەخشی بین تۆکمەی خێزان بریتیە لە پەروەردەیەکی تەندروستی تاکەکان جا چ لەوەی کە لە ئێستا لە ئاستێکی جیاواز خۆمان دەبینین هەر کەسە لە ناو خێزانەکان ڕۆڵ و بەرپرسیارەتی زۆرمان هەیە و دەتوانین کاریگەری زۆر باشمان هەبی و دەتوانین ڕوبەڕووی هەموو ئەو بەرکەوتانە ببینەوە کە بەرەو هەڵوەشانەوەی خێزان دێن هیچ کەسێک ڕۆڵی خۆی بەکەم نەزانیت تەنانەت منداڵێک ئەگەر ژینگەیەکی باشی بۆ بڕەخسێندرێ ئەویش دەتوانی ببێتەوە هۆکاری خۆشبەختیەکانی دایک و باوکیشی لە هەر ئاستێکی تەمەنی و بە تاکید منداڵ ئەو کاتێک کە دایک و باوک وا دەزانێ هەستی نییە و زۆرترین کاریگەری هەیە و زۆرترین خوێندنەوەی هەیە تەنانەت من لە حزوری دکتۆر و جەنابی مامۆستاش ئەوە ناڵم بەڵام توێژینەوەیکی زانستی دەڵێ دایک و باوکێک هانایان بردە لای دکتۆرێکی پسپۆر لەبارەی گەشەی منداڵ لە ئەو منداڵە لە مەرحەلەی شیر خواردن بوو دەڵێ زۆر هۆکاریان زۆر تاقیکاریان بۆ کرد دەڵێ دواتر دکتۆرەکە گوتی ئەوە عیلاجی لای من نییە بیبنە لای دکتۆرێکی دەرونی دەڵێ دایک و باوکەکە بە سەرسامیەوە گوتیان آخر ئێستا ئەوە لە قۆناغی شیرە خواردنە چی پێویستی بە دکتۆری دەرونیە گوتی من بەو ئەزمونەی کە هەمە پێویست دەکا بڕۆن لای دکتۆری دەرونی سیر دەکەن بالفعل ئەو دایک و باوکە کێشەی هەبوو ئەو منداڵە هەستی بە کێشەکانی دایک و باوکیان کردی بۆیە دەستی هەڵگرت بوو لە شیر خواردنی دایکی کە لە سەرەتایەکانی تەمەنی و زۆر بابەتی دیکەی بەرپرسیارەتی یا کە باز لە پەروەردە و خێزان دەکرێت بەشێکی زۆر لە کاتێک کە گرفتی منداڵەکانیان هەست پێ کرد ئەو کاتە دێن پەنای دەبەنە بەر هەوڵی چارەسەرکردنێکی تەندروست یا پەروەردەیەکی خێزانی ئەو کاتەش ئەو ئامانجە ناپێکی دەبی پێشتر وەکو ئیسلام بایەخیدایە لە دروستکردنی خێزان ئامانجی پەروەردەیەکی تەندروستمان هەبی من هەر وەکو دەستپێک وەسفێکی جوان کاتێک کە خوای پەروەردگار لەبارەی جوانیەکانی ژیان لەبارەی جوانیەکانی دنیا لەبارەی نعمەتەکانی کەون کە خوای پەروەردگار بۆ مرۆڤایەتی فەرهەمی هێنایە خوای پەروەردگار باس لە جوانی ئاسمان دەکات بە جوانی و درەوشاوی ئەستێرەکان
ولقد زينا السماء الدنيا بزينة الكواكب. أو جواني آسمانا بالفعل مرۆڤایەتی چێژی لێ دەبینی کاتێک کە ئاسمان بەو جوانەی خۆی ڕازاندیتەوە لە پشتی ئەوەش کۆمەڵێک حکمەتی دیکەی زۆری تێدا هەیە. ڕاستەوخۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمان مەشهەدمان بیر دەخاتەوە کە دەتوانین چێژێکی ئیمانی لە چوارچێوەی خێزان لێ ببینین. پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فریشتەکان لە ئاسمانەوە چۆن ئێوە جوانی ئاسمان دەبین و درەوشاوی ئەستێرەکان دەبینن؟ دەفەرمێ فریشتەکان لە ئاسمانەوە هەست بە خۆشبەختی خێزانەکان دەکەن و تەنانەت ئەو ماڵانەی کە قورئانیان تێدا دەخوێندرێ، ئەو ماڵانەی کە زیکر و یادی خوای تێدا دەخوێندرێ، ئەو ماڵانەی لەگەڵ یەکتر هەست بە حەق و ئەرک و مافی سەرشانیان دەکەن، فریشتەکانی خوای پروردگار ئەو نور و ڕۆناچە لەو ماڵانە دەبینن. جا چەندە خۆشبەختیە بۆ هەر تاکێکی مسلمان هەوڵ بدا لە ناو خێزانەکەی ئەو تۆکمەیە، ئەو بەختەوەریە، ئەو ئاسوودەیە پارێزگاری لێ بکە و بەرەو گەشەی ببات ئینشاءالله. ئینشاءالله. کاکتۆر دەوترێتن یعنی منداڵ تەماشای تەسەڕوفات و هەڵسکەوتی دایک و باوکی دەکاتن. ینی کەواتە چەندە گرینگە دایک و باوک لە ماڵەوە بە ئەرێنی تەسەڕوفات و هەڵسکەوتیان بە ئەرێنی بیتن نەک بە نەرێنی بیتن. لێک لەو دراساتان دەڵێتن ئەگەر لە ماڵەوە تونند و تیژی بکرێتن لە بۆ سێ پشتان ئەو تونند و تیژە ئەو عنفەیە دەگوازرێتەوە. یعنی منداڵەکەش چاو لە باوکی دەکاتن، کاتێک کە بە خۆشی دەبێتە باوک چاو منداڵەکانیش چاو لەوی دەکەن هەتا سێ پشت دەڕواتن. ئەوزە چەندە گرینگە یعنی خێزان نەرمونیان بیتن، هەروەکو پێغەمبەر سەڵام دەفەرمێتن نەرمونیانی لە هەر شتێک بیتن جوانی دەکاتن و تونند و تیژی لە هەر شتێک بیتن ناشرینی دەکات. بەڵێ بە تاکید پەروەردەیەکی تەندروست یا خوێندنەوەیەکی ڕێک بۆ کەسایەتی تاکەکانی ناوخێزان کاریگەری هەیە لە هەموو قۆناغەکان، بەڵام بە ئەوە عزر و بیانوێک نەبی بۆ کەسێک کە بڵێ من کاریگەری هەندێک هۆکاری سلبی لەسەر خانەوادەکەم بەسەر منەوەی هێو من گەیشتمە قۆناغێک هەر ئیدی وا دەبم. بە هیچ شێوازێک ئەوە عزر نییە هیچ کەسێک لە هەر قۆناغێکی تەمەنی بڵێ من بەو جۆرە قسە دەکەم، بەو جۆرە بیر دەکەمەوە یا بەو جۆرە بۆن من هەست بە دڵتوندی دەکەم. نا ئینسان قووەتی کاریزمایی هەیە لە گۆڕانکاری و بە تاکید تا بیرکردنەوەی باشترت هەبی بۆ خۆ بەرەو پێشبردن کاریگەری باشترت دەبی. من لێرە هەر پێم خۆشە ئەوە بڵێم بەڕاستی نیعمەتەکانی خێزانێکی ئاسوودا بەرهەمی زۆر زۆری لێ بەدەر دەکرێت بەدی دەکرێت و وەکو جنابیشتر ئاماژەت پێکرد کەسی سەرکەوتوو لە نێو کۆمەلگا ئەو کەسانن کە لە ناو خانەوادەیەکی ئارام لە ناو خانەوادەیەکی تێگەیشتوو و باس لە خێزان دەکرێت ڕاستە و خۆ خێزان پەیوەستی بە کۆمەلگا هەیە. هەموو کۆمەلگا پێشکەوتوەکان کاتێک کە تەرکیزیان تەنها لەسەر خۆشبەختی حاڵەتی دنیایی یا جوانکاریەکان بووە لەو سەر خێزانیان بە پەرتەوازایی بەشپرزەیی بینیوە. بۆیە بنیادنانی خێزان لەسەر ئەساسی تێگەیشتێکی تەندروستە، لەسەر ئەساسی بوونی عەقیدە و مەبدە و دینە، لەسەر ئەساسی پەیوەستبوونی دڵەکانە بە عیبادەت و یادی خوای پەروەردگار، چونکە زۆر لە وڵاتانی پێشکەوتوو هەموو گرفتەکانی خێزانیان چارەسەر کرد بەوەی کە پێویستیەکانی ناوماڵ، بەوەی کە وەکو دانانی بودجەیەکی تایبەت بۆ خانەوادەکان، بەڵام نەیانتوانی ئەو خۆشبەختی بێنن کە لە ناوتاچی خێزانێکی مسلماندا بوونی هەیە. و دواتر هەر لەبارەی خێزان بەڕاستی ئەوە گرینگە هەمومان دەتوانین ڕۆڵ و کاریگەری خۆمان لە چوارچێوەی خێزان ببینین لە باش بەرەو باشتر بۆ لەوە بترسین ئێمە کە باس لە خێزان دەکرد ڕاستەوخۆ کێشە خێزانیەکان بێت. ئایا لە ناوهێنانی خێزان کێشە خێزانیەکان ئەسڵە یا بەختەوەری و ئاسوودەیی خێزانی؟ بە تاکید بەختەوەری و ئاسوودەیی خێزانی. بۆیە ئەو کاتەی کە هەستکرا بە کێشە خێزانیەکان پەنا بردرا بۆ چارەسەری کێشەکان ئەو ئامانجە ناپێکرێ وەک نەپێکراوە. ئەو کاتەی کە گرفتێک لە ماڵەکەدانە ئەو کاتە با پارێزگاری بکەین، ئەو کاتە با خێزانەکان بەرەو لوتکەی خۆشبەختی ببین، ئەو کاتانە با ڕێگال لەوە بگرین ئەگەر هاتوو پەرسەکردارێک لە من بیندرا نەیخەینە سەر حاڵەتێک کە ڕقەکەبەری بێتە نێوانی یا شەیتان تەداخولکە وەک ئاماژەکەی جنابەت لە فەرمایشتەکە ئاماژەت کرد. بەڕاستی خەڵاتی شەیتانەکان بۆ جن و ئینسیەکان ئەوەیە کە دەست بخەنە ناو شیرازەی خێزان و خێزانێک کەسێک ناتوانانی دەست بخاتە ناوی ئەگەر لەگەڵ یەکتر تۆکمە بوون، ئەگەر لە خوێندنەوەی شتەکان ئەساسی خۆشەویستی تێدا بەرهەمهێنرا. مامۆستای بەڕێز لە سوورەتی مائیدە وزم خۆی گەورە باس ئەو نیعمەتانە دەکاتن کە خۆی گەورە بەسەر بەنی ئیسرائیلدا کردووە، دەفەرمێتن لە کۆتایی وەجەعەلناکم مولووکە. من وڵای تەماشای تەفسیرەکەم کرد لە تەفسیرەکەی دەڵێ ئەگە خۆ هەمیان هەر پاشا نەبووینە، بەڵام پاشا دەڵێ ئەو کەسەیەکەوە ئەگەر مەسکەنی هەبوو و خێزانێکی باشی هەبوو و دابێکی هەبوو ئەو کاتی ئەو کابرای پاشایە. و پێغەمبەر هەڵ دەفەرمێتن ئەدونیا مەتاع وخەیر مەتاع المەرئەة الصالحة. ڕۆلی دایک چەندە گرینگە لە ناو خێزان. ئەمە وەکو قوتابخانە سەیری دایک دەکرێتن. بە تاکید ڕۆڵی دایک لە جوانترین پێناسە ئەوەیە دایک ئەو هەستە بەهێزەیە کە کاریگەری لەسەر هەموو قۆناغەکانی تەمەنی تاکەکان هەیە.
بەڕاستی دایک حەق و مافی زۆری هەیە فەرمایشتەکەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە پرسیار کە هاوڕێیەتی چێ بکەم لە سێ وەڵامی بەدوای یەکدا فەرمووی دایک دوایی باوکو و هەستکردنی ڕۆڵی بەرپرسیارەتی بەڕاستی وەصف و پێناسەی دایک وەصفێکە ئێمە ناتوانین حەقی بدەین بەڵام ئافرین بۆ کەسێک لە مانایەکانی دایک بەکردداری حاڵی بۆ وەکو دەگوترێ باشترین پەروەردەی کردداری ئەو باشترین سۆز و عەتفیش نیشانی دایک ئەوەیە کە خۆمان باشترکەین لە خزمەتیان و خۆمان باشتر شارەزا بکەین بە ئەمانەتی سەرشانمان و ئەو ئاسوودەیە بدەینەوە دایکەکانمان کە ئێمە هەست بە ئاسوودەی بینینی دایک دەکەین پاشان هەر لە چوارچەوەی خێزان بەڕاستی ڕۆڵی هەر کەسێک لە چوارچەوەی خێزان ڕۆڵێکی گرینگە کارامەیە کارایە بەڵام لەو سەر ئەگەر ڕۆحیەتی ئیمان و دین و التیزاماتی لێ دەربینین ئەو ماڵە وێرانەیە ئەوە تا فەرمایشتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوو لە سەحابەکان دەکاو لەوێشەوە بۆ هەموو ئومەت دەفەرمێ با ماڵەکانتان چۆڵ و وێرانە نەبن پێغەمبەری خوا فەرمووی سەحابەکان پرسیاریان کرد ماڵی وێرانە چۆنە فەرمووی ئەوەیە کە سنەتی تێدا نەکرێت نوێژی تێدا ئەنجام نەدرێت قورئانی تێدا نەخوێندرێت سەحابەکان لە دوای نوێژەکانەوە ڕاستەوخۆ سنەتەکانیان دەبردەوە ماڵ و پێغەمبەری خوا بۆ خۆشی هەروای دەکرد و سنەتەکانی پێشنوێژ ئیدی ئەوە باشترین پەروەردەی کردداریە کە ئێستا زاراوە نوێیەکان دەڵێن باشترین پەروەردەی کردداریە جا لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی کۆمەڵێک پەرچەکردارەوە من دەزانم کە کۆمەڵێک شتی دیکە هەیە لەبەردەست بەڵام بەڕاستی زۆر جار منداڵان لە وەصف و وێنایەکی جیاوازە و لێیان دەپرسی دەڵێ من حەزی دایک و باوکم دەبینم بەڕام ڕۆڵە پەروەردەیەکان جیاواز دەبینم و لە ئەسنای بۆ نمونە ئەگەر وەصفێکی کورت و شایستە بڵێین لە کاتی جوابدانەوەی تەلەفۆنێک جاری وایە کەسایەتی ئەو باوکە لەگەڵ هاوسەرەکەی لەلایەن لە تێڕوانینی منداڵەکانەوە دەڵێم جۆرێکە لەگەڵ جوابدانەوەی تەلەفۆنەکە جۆرێکی دیکەیە لەگەڵ قسەکردن لەگەڵ منداڵەکان و تاکخێزان جۆرێکی دیکەیە دەی باشە ئەو ئامانجە لەکوێ دەپێکترێت کە کاتێک باوک بێ ڕۆڵێکی گرنگ و متەوازین یەکسان بۆیە گرینگە بەڕاستی ڕۆڵی خێزان و تۆکمەی کەسایەتی سەرکەوتو ئەوەیە کە وەصفێک بی پێناسەیەک بی لە هەموو وەختەکان ببیندرێ و لە هیچ حاڵەتێک ئەو پێگە ئامانزدارە کە گرینگە لی ببیندرێ لە دەستی نەدا بە هیچ عجروبیان نوێ دەستەکان خۆش کاکتۆر عەبدوڵڵا دێنەوە لای بەڕێستان بێگومان ئەم قورئانە کە بۆ پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم هاتوۆتە خوارەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک بەیەکی ئاەتەکانی تەطبیق کردووە وەکو دایکمان عائیشە دەفەرمێتن کانە قورئانە یەمشی بەینە الناس پێمان خۆشە بمانگەڕێنیەوە سەردەمی پێغەمبەر و سەردەمی هاوڵان و سەردەمی تابعین و پیاوچاکان بزانین حاڵی وان چۆن بووە لەگەڵ قورئان معلومة كم شد دابزلو پیغمبر صلى الله عليه وسلم اقرأ باسم ربك الذي خلق چێبوو کە یەکەم کەس کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ئەمانەتەی پێڕاگەیاند خەدیجەی خێزانی بوو یەکەم کەسیش بوو ئیمانی پێهینا کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تەرتیبی طبیعی خۆی بە وەزیفەکەی خۆی هەڵستایەکەوە ئەقرب الناس کە خێزانەکەی خۆیتی اینجا دواتریش کەوا خێزانەکانی زیادی کرد وەکو خوای گەورە سبحانه وتعالى لە سوورەتی الأحزابدا خوای گەورە کە زۆرێک لە ئەحواڵەکانی ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم باز دەکا یەک لەوانە خطابەکە تەوجیهی خێزانەکانی پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم دەفەرمی واذكرن ما يتلى في بيوتكن من آيات الله والحكمة واذكرن إمام طبري رحمة خوای لێبی دەفەرمی باسی بکەن تاوەکو نیعمەتێکە و شکرانەی لەسەر بکەن کە ئەویش بریتیە لە ئەو ئاەتانەی خوای گەورە سبحانه وتعالى کە لە ماڵەکانی گۆ دەخوێندرێتەوە و حکمت کە بریتە لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە ئەو ئاەتەش هەر بەڵگەیە بە تەئکید پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ئاەتانەی کە لۆی دابەزیە ئەقرب الناس کە خێزانەکانی و منداڵەکانی بووە لە بۆ ئەوانی خوێندیتەوە لە ماڵەکانی خۆی خوێندیتەوە و بێزگەلەوەش یعنی بەڵگە زۆرن لەسەر ئەوەی کەوا ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوەدان بوو بە قورئان ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوەدان بوو بە قورئان تەماشا دەکەی بە تەئکید بە ڕۆژ ئەو ئاەتانەی کە لۆی دابەزیان بە شەو کە لۆی دابەزیە خوێندیتیەوە بە شەویش بێزگەلەوەی لە بۆ ئەوانی خوێنتەوە شەو نوێژی پێکردێ و بەدەنجیش خوێندیتەوە وەکو لە هەندێک ڕوایەتی هاتێکەوە هەندێک زاریش بەنهێنیش شەو نوێژەکانی کردێ بەڵام شەو نوێژەکانی بریتی وە لە چی لە قورئانی پیرۆز یعنی هەتا تەماشا دەکەی نەک هەر ئەوانەی کە لە ماڵی بووینەوە وەکو خێزانەکانی خۆی مەسەڵەن ئوم سەلەمە
دەجێڕتەوە خوای لە ڕازی بقراءەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە چ شێوەیەک بووە مثلا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين سورة الفاتحة باز دەکا ئاەت بە ئاەت دەوەستا لەسەری ئەو لە چی جۆرێ بووە خۆ پێ نوێژە فەرزەکانی لە ماڵێ نەکردی هەموو لە مزگەف بووە نوێژە سونەتەکانی و بە تایبەتی شەو نوێژەکانی کەواتە ماڵی پێ ئاوەدان بووە بەڕاستی بە قورئان خوێندنەوە نەکەر ئەوەندە ئوم هانێ کەوا کچی ئەبی تاالبە دیارە جیرانیان بووە دەفەرم لەسەر جێگاکەی خۆم بووم شەوان جۆم لە قورئان خوێنەوەی پێغەمبەر دەبوو صلی الله عليه وسلم لەوەش زیاتر بەڵکو لە مەکەی معلومە ئەوەی لە سیرە هەممان بیستیتمان کە ئەبوو سوفیان و ئەبوو جەهل و والله أعلم یەکی دیکەشە لە سەرانی قوڕەیش کە هەرێکە و بەنهێنی هاتێ گوێ لە خوێندنەوەی قورئانی پیرۆز دەگری لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە ماڵی خۆی شەو نوێژی پێ دەکا ئەخنەس بۆ والله أعلم ئەوی سێم ئیتر پێ صلی الله عليه وسلم شەو ڕۆژ ماڵەکانی ئاوادان بۆ بە قورئان خوێندنەوە و ئەصحابیش بە هەمان شێوە خوایان لێ ڕازی بی دەفەرمی عەبدوڕەحمانی کوڕی عەوف خوای لێ ڕازی بی کە دەگەڕاوە ماڵێ لە زاویەکانی ماڵێ ئایەتول کورسی دەخوێند لێ فعلا ئێستا زۆرێک لە ئەوانەی کە ڕوقیەی دەکەن ئەو تەوسیە دەکەن فعلا تەوسیەکی باشە هەتا ئەوها وەسفی دەکەن لەگەر لە زاویەکانی ماڵێ ئایەتول کورسی خوێن وەکو ئەنەما ئەو ماڵە قوفل دەبی شایەتین ناتوانانی بێنە ژوورێ و پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی لا تجعلوا بيوتكم مقابر ماڵەکانتان مەکەنە مەقبەرە ئەی چ بکەن یا رسول الله فەرمووی إن البيت الذي يقرأ فيه سورة البقرة ينفر منه الشيطان أو مالك سورة البقرة تيدا دخوين دري الشيطان تيدا هلدي كواتا دبي قرآن بخوين دري براستي لو تمشاهدك عبد الله كوري عمر خوي يقول لخوي بابي رازي بي دفرمي أو مالي كقرآن تيدا ناخوين دري بيت خرب لا عمار له مالێکی کاولە هیچ ئاوەدانی تێدا نییە کەسێک تێدا نییە ئاوەدانی بکاتەوە و ئەبوو هوڕەیرە خوای لێ ڕازی بی دەفەرمی ئەو ماڵەی کە قورئانی تێدا دەخوێندرێ ئەو ماڵەی کە قورئانی تێدا کە مەقەولەکانی نەقل دەکەن و بەڵگەی لەسەر بەخۆشیان وایان کردێ بە تاکید ئەو ماڵەی کە قورئانی تێدا دەخوێندرێ فراوان دەبی لەسەر ئەو کەسانی کە تێدا دەژیان و خێر و بێری زیاد دەبی وملائكة تيدا آمادة دبي شياطين كان تيدا درون آخر وكو باورين بلغش لسر بوني ملائكة لكاد خوينا القرآن بيروز لسنة وسيري بيغم صلى الله عليه وسلم هي كوا فعلا أو صحابي كشوك قرآن دخويني توا دفرمي هستنبا أو بلا هورا كردو يتبع لبو بيغم صلى الله عليه وسلم دجيرتو لبو سبيني دفرمي ملائكة دبو هات وجوي لقرآن خوينا كدقر يتر أو مالي وكو قولك أبو هريرة دفرمي عكس كشي دفرمي أو مالي كقرآن تدا ناخوين دري أو مالت تنگ دبيتو لسر خلقكي تنگ دبيتو وهروا خير وبيري تدا نامينه وملائكة لمن دري نابي شيطاني تدا آمادة دبي يتر براستي خير وبيري قرآن بيروس هم للسنة وسيري بيغمر صلى الله عليه وسلم وكو دجريتو هم للسنة وسيري أصحابه وهروا لدواي أوانش حتى قولي ابن السابط والله أعلم أو كاكتورج آماجي بيدا دفرمي أو مالي كقرآن تدا دخوين دري لا يتراءى لأهل السماء أهل آسمان براستي ليان ديارو دروشيتوا كما يتراءى السماء لأهل الأرض هروكو آسمان ديار لبو أهل زوي يتر براستي مالكاني بيغمبر صلى الله عليه وسلم لقل أصحاب ياران همي أودان بوا بقرآن بيروس كاكتور جیاوازی هەیە لەوەی کە بەخۆت بخوێنی و یان گوێ لە قورئانەکە بگریان برێن لە مۆبایلی گوێ بدرێتن لە ماڵ ئەو پێ بکرێتن خۆی بەتەئکید هەموو یعنی بە هەر شێوەیەک ئەتوێت لە قورئانی پیرۆز نزیک بیەوە چ بە خوێندنەوەی چ بە گوێ لێگرتنی چ بە تەفسیرکردنی چ بە کار پێکردنی بەتەئکید هەمووی خێر و بەرەکەتە بەڵام مەسئلە لەسەر تیلاوە ئەو فەزڵەی کە باس کرایە ئەو ئەجر پاداشێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی دەکات کە هەر پیتێک بە خێرێکە و خێرش بەدە حەسەنەیە لەسەر خوێندنەوەیتی ئەوەی کەوا استماعی قورئان پیرۆز دەکات طبعا هەر ئاەتێکی خوای گەورەیە سبحانه وإذا قرئ القرآن فاستمعوا له نافرمي فاسمعوا فاستمعوا له وأنصتوا فاستمعوا لزمان عربي معلومة دڵێ
الزيادة في المبنى تدل على الزيادة في المعنى. فاسمعونا فاستمعوا تساق جوي لي بقرن تساق جوي لي بقرن كواتا ئەویشان هەر عیبادتە هیچ شەک و گومانی تێدا نییە بەڵام ئەجر پاداشتی خوێندنەوەی زیاترە لە گوێگرتنیش بەو مناسبەش حەزم لێ وڵا ئاماژە بە شتێک بکەم یعنی زۆر لە ماڵەکان و لە دوکانەکانیش ئایندە بیندرێ قورئان ماڵی ئاوەدان دەکاتەوە دوکانی ئاوەدان دەکاتەوە ئەو سینگەی کە تێیدا ئاوەدان دەکاتەوە ئەو مێشک و زیهنەی کە قورئان تێدا ئاوەدان دەکاتەوە بەڵام بەڕاستی ئاین دیاردەیەک هەر لەگەڵ قسانە بەبیرم هاتەوە زۆر زار دەبینی لە دوکانێکی معاملە دەکرێەوە هەر قورئان دەخوێندرێ لە ماڵێ ئیش خۆیان دەکەنەوە هەر قورئان دەخوێندرێ دەنون هەر قورئان دەخوێندرێ حقەتەن ئەوە نازانم یعنی کەمکردنەوەی لە قەدر و قیمەتی قورئان پیرۆز ئەسڵ وایە کە قورئان خوێندرا فەستەمیعوا لەهو گوێی لێ بگرن نەک ئەتوو وڵا بەس با بخوێندرێ و ئەمەش ئیش خۆمان دەکەین و قسەی خۆشمان دەکەین و هەتا ئەم لە ناو سارە هەر لە بۆ خۆش دەجێڕمەوە لەگە منداڵەکانی خۆم جار وە قورئان پێ دەکەین قسان دەکەن یەکسەر دەکوژێنمەوە لە قسەکانتان تەواو کرد لەنا پێکەوە قسان ناکەین مەبەست ئەوەیە کەوا فعلا ئەسڵ وایە کە قورئان خوێندرا گوێی لێ ڕابگری معنای نییە ئەتوو دەنووی قورئان لە ماڵێ لێت دەی یان معاملە دەکرێت لە دوکانێکی قورئان لێ دەدرێت ئەسڵ وایە کە خوێندرا فەستەمیعوا لەه ئیتر هەمووی بەرەکەتە بەڕاستی جەزاک الله خێرا کاک دکتۆر ئیبراهیم ئێستا سەردەمی فاست فود و دیلیڤەری و خواردنی دەرەوەیە تا چەندە گرینگە ینی ئافرەتان گرنگی بدەن بە خواردنی ماڵەوە ینی خواردنی تەندروست چکە لەوانەیە هەموو خواردنەکانی ماڵەوەش تەندروست نەبن پێشەوە دەست بە بابەتە پزیشکێ بکەم تاقیبێک لەسەر یەک لە فەرمودەکانی کاکتۆر ئەحمەد دەربارەی دایک فەیلسوفێکی یۆنانی دەڵێ ناوی سیمۆرە ئەگەر تەماشاکەن لە گۆگڵەوانە دەڵێ پەروەردەی منداڵ دەست پێ دەکا 20 ساڵ لە پێش لە دایک بوونی بە پەروەردەی دایکی ئەگەر دایک پەروەردەکرابی منداڵەکە زۆر بە ئاسانی پەروەردە دەکرێت شاعیرێکی مصری ناوی ئیبراهیم حافظ تۆقانە شعرێکی زۆر جوانی هەیە دەربارەی دایک دەڵێ الأم مدرسة إذا أعددتها أعددت شعبا طيب الأعراق دەڵێ دایک وەکی قوتابخانێکی ئەگەر بێت و جوان ئامادەی کەوی پەروەردەی بکەی ئەو کاتی تۆچیت کردووە شعبێکت ئامادە کردووە کە هەمووی طيب الأعراق یعنی ڕەگەزیان هەمووی پاکە و طیبە کەواتە دایک بەڕاستی ئەو خوشکە بەڕێزان کە دانیشتون یان دایک یان خوشکانی بەڕێزن پێویستە منداڵەکانتان زۆر جوان پەروەردە بکەن ئەگەر نا ئەو جیلێکە ئێستا ئێمە تێدا دەژین جیلی عەولەمە و تەکنۆلۆژیا و یەک گوندی کە دەرەن دنیا بوویتە یەک گوندێک منداڵەکانتان لەدەست دەڕوا تکایە زۆر ئاگادار بن چکە ئەمە لە ڕۆژانە و ئافرەتانێک کە دێنە لام بە خۆیان موسیبەتی خۆیان دەجێڕنەوە دەربارەی منداڵەکانیان لەبەر چێ لەبەر ئیشکردن و چوونە دەرێ و مەشغولی و نەنووسن هەتا بەیانی و ئەمن قەزەی نووسن ویستم باسکەم بەس مۆزوعەکان هەندێک دوور درێژە دەمەسە پرسیارێکە جەنابەت تەمەن خواردنی دەرەوە هەمووتان شارەزان یعنی خواردنەکان لە مەعامل دروست دەکرێت مەعامل لە بۆ قازانجی خۆی زۆر ئەو شتانەی کە لەسەر وەرەقەی لەسەر زەرفەکەی دەنووسێت لەوانەیە زۆری شتیت کە تێدا هەبی هەر نەنووسرێتن ئەمە پێتان دەڵێم کە شتان کرد لە دەرەوە یەکەم زە ئەکسپایرەکەی بخینەوە ئەگەڵ لە ناو قوتووی بوو تەمەشای شێوەی قوتوەکەی بکەم بزانن تێک سویان تێک نەسووە چکە زۆر زار قودی ئەگەر قۆپاوە یان گەب بوو ئەگەر ئەکسپایرەکەشی مەزبوط بوو یعنی تێک سووە ئەو زە لە بەسەرمایەکی زۆر لە بەرگەرمایەکی زۆر لە کاتی نەقلکردنی لە ڕێی لە ناولۆریە چەند سعات لە ڕێیە چەند ڕۆژ لە ڕێیە ئەو شتانە دەبی ئاگاتان لێبێتن یان ئەو خواردنانە ئەگەر بە خۆشی پاک بی دەبی ئاگاتان لێبی کە لە ڕووی تەندروستیەوە لەوانێ زیانتان پێدەگەینی ئەو فاستفوتانەی کە دەیخۆن زۆربەیان یان لەسەر عارەبانە یان لە دوکانانە کە لە ڕۆن سۆر دەکرێتەوە ئەغلب ڕوونەکانی ئێستامان دەتوان بڵێم کوالیتەکەی باش نییە ئەو ڕۆنەکە لە بەیانیە و هەتا ئێوارێ چەند جار سوور دەکرێتەوە دەبتە مادەی سەرەتانی یعنی ڕۆنەکە زۆر باشش بی 3000 گەرمی کەیەوە دەگۆڕێ پێکاتەکەی دەبتە مادەی سەرەتانی ئەدی ئەو ڕۆنەی کە لەسەر عارەبانەیە لە بەیانیە تا ئێوارێ کەم دەکا دەبەشتێ دەکا خۆ نایگۆڕی دەبەش زەرێتی وەچی مریشی دەوازنی مریشک لە ڕوتم بیەوە تەماشا دەکەی بە 9 مانگ دەبتە شیلۆنی وەک جوچکەیە و فڕوزە و باڕکەی و نازەم سیەوانە کە دەستێژیان دەزانن بەڵام مریشی ئێستا بە 1 مانگ دەکەنە 3 کیلۆ نیو بەس دەبری 3
علفەی زۆر پرۆتینەکی زۆر لەگە علفەکە ئێستا فێر بوونا ڕوونی باعی دەکڕن لەگە تێکەڵاو دەکەن ئەکسپار نەبە خۆ دین و ئیمان و ئەوەی خۆی حازیان شێخە ئەو منداڵەی تو کە دەیخوا ئەو هەموو هۆرمۆنی کە دەیخوا تووشی نەخۆشی دەبی لێ زۆربەی کچەکانمان تەمەشا دەکەی عمری گچکەیە زوو عادە دەبی تەمەشا دەکەی دەموچای هەمووی تەموو تەمەشا دەکەی درەنگ منداڵی دەبی منداڵی لە باردەسی یان منداڵی هەر نابی سەوبی خواردنانەیەک ئێمە دەیخۆین بۆیە ئێستا لە خارج هەندە دکتۆر و عالمی تێگەشتی هەیە خاصة لأمريكا يكم شعب للدنيا كشعب قارئة الشعب القارئ هو الشعب القائد إيش دكا شورش بلام كتابي خوي وازدناني دخويني لو يكم شعب لهم الدنيا زيركن يستا دكتور كانوا عالم كان بيزاب دم بريا تكنولوجي هر نباي أقول له بيني أقدار من لا يقلا يوتيوب كان بلاو بوا لا في تشان لي ذابو نشابو هزار ونصتو حفظة بإنجليزي أمش تمشام قلت آخر كيف كومالي خلش عاقل أمريكا مزارعان كرت لبيش بيت الأبيض قلت يان كاكا بمانجرنو بيش صالح حفتا همو خواردنك مان دخوارد نان برنس فلان هنجوين خرما نقلو بوين نسكري مان هبو نزخت مان هبو نزلت مان هبو نخوش بوين استا كاكا نار هيز بخوين صد نخوشي مان ليا لبرس خواردنا كان مخاويني برام اتو باور دكان قن موجوي استا همو دنيا جيني قرايا برنس همو جيني قرايا فاصوليا وان همو جيني قرايا هذا فاصوليا دبين هالحياة خما هر نشمان ديتيا او همو سي نتيجه او ماده كيميائيه ئەگەر میوە خواردنەکانی زۆرجە خاوێن بن بخاوێنە پاکە دەیشۆیە بەڵام ئەو مادە کیمیاوی کە لە بندارەکەیان کردیە ئەو هەموو مەوادە ئەویان تێکردیان برێن مەوادی سەماد و تا زوو گەشە بکاتن ئەوانە ماڵوێرانی دروست دەکاتن بۆیە خواردنی دەرەوە تا پێتان بکرێ لە ماڵی بەخۆتان هەرچەند ئەغڵەبیشیان لە مەرز دەرەوە بەخۆی خاوێن نییە ئێستا مەتەنەن نانی قەدیم نەفەر دەیخوا تێر دەخوات ئێستا کاکە منداڵ هەیە دێتە لای من باوەڕکە منداڵی دێتە لە عمری 11 ساڵ 157 کیلۆیە پێشەش سەمووی دەخوات تێر ناخوا لۆ زمانی قەدیم یەک نان دەخوات تێر دەخوارد هەموو هەندیان ژینیان گۆڕیە هەتا نەفەرەکە تێر نەخوا تووشی سوکەری بی تووشی قەڵەی بی تووشی زەخت بی تووشی عەمەلیات بی یعنی ئەو پارەی کە دەدەنێ دەیانەوێت لێت بستینەوە بۆ خواردنەوەی کە بە خۆت دەیخۆی یعنی بۆیە نازانی یان لە چەند ڕاباسکێ لە چەند ڕەکوتایی پێبێنی بۆیە خواردنی ماڵێ پاکترە بە خۆ دروستی دەکەی چێ دەرێ خواردنێ کە دەیخۆی لەسەر عەرەبانەی نەخۆشەکە ڤایرۆسینە کاکە چێ زەمان دەکا فاست کردیە کارتی تەندروستی پێیە چێ دەر ڕۆنەکەی لە بەیانی و هەتا ئێوارێ 10,000 سوور نەکرایتەوە چێ دەرێ گۆشتێک کە دەداتێ بریشکە چین ئەکسپایر بووە چێ دەرێ گۆشتی حیوانێک کە دەداتێ پرۆتین نەخواردیە ئەدی ئەگەر لێبی پێش چەند ساڵێکی لە ئەوروپای نەخۆشیێک پێیا بوو ناوێن لەنا جنون البەقەر شێتبوونی چێر چێرەکە ڤایرۆسێکی گر کە لە حاتق و ڤایرۆسە هەر لە دنیا نەبووە لەبەر ئەوەی چێڵ و حیوانات خوای گەورە دروستی کردیە کە جیاوگۆڵ و گەنم و جۆ و عەلەف و دانەوێڵەی بخوا ئەتوو بچی چێر چەند حیوانی مردی و سەگ و پشیلە و چێری مردی ئەوان هەم خڕکەنەوە وشتیکەنەوە بیکوتن لە معمەلی لەگە پرۆتین تێکەڵاوی دەکەن لەگە عەلەف تێکەڵاوی دەکەن دەیدەنە چێرەکان هەموو شێت بوون ئێمەش ئێستا خەریکەوەمان لێ بێتین هەموو منداڵەکەم ئۆتیزم و ئەوە نازانم چییە وەڵڵام لە کولێم نەمەزان ئۆتیزم چییە لە ساڵی 77 دەگات 82 هەر نەمزان ئۆتیزم هەرجێم لێ نەبووە بۆ ئاخری جێمان لێ بووە ئەو زۆر نەخۆشیەکانی تریش ئەو هەموو منداڵەمان دەیبێ لای دکتۆری وەڵڵا هایپەر ئەکتیڤە یکاکە ناڵێ منداڵەکە تاوان دەری هایپەر ئەکتیڤە منداڵ دێتە لای من هەندێکیان دەری شێت تەعامل وا دەکەن سەوبی خواردنانەیە دەبی خاتون ئاگاتان لێبی بخوێنەوە بزان مکەوناتەکانی چیە پێکاتەکەی چییە ئێمە تەماشای ئەکسپارەکەی دەکەین تەواو ئێستا هەندە جار لە هەندە ئەسواقان نووسایە فلان کێک و فلان شت لە بۆ سوکەری دەبی و قەڵەویش دەبی یکاکە بڕ تەماشاکە بیخینە بزان وایە وانە لە بۆ دیعای خۆ نووسیدی ئەمە کە دەخینمەوە تەماشا دەکەم وانە ئێستا پسکیتر لە بۆ دێنم نە تامی شیرنە و نەخۆشیشە بەڵام کادۆریەکەی فولە یکە دەیخۆی تەبان پێ قەڵەو دەبی کە قەڵەویش دەبی تووشی سوکەری دەبی بۆ دەی بڕاستی زۆر ئاگاداری خۆتان بکە ئاگادار بن ئێوە کە لە ماڵێ زیاتر خواردن عایدی ئێوەیە باوکانیش کە خواردن لە دەرەوە دەینەوە دەبی زۆر ئاگاتان لە منداڵەکان بی ئەگەر ناجیلی ئەو پاشێک کە دێتن لەو 10 ساڵی دوایی لەوانەیە هەموو تووشی زۆر نەخۆشی تر دەبیتن و مەقتەعش مجێ بووە نازانم لە ئەمریکای لۆم هات هەندە خواردن ناویان نەبەم بەڵام نۆتێلای تێدا بوو زبسی تێدا بوو لەگە هەندە پەنیر کە دەرچووە چی تێدەکەن منداڵی لە بارچوو هەندە شەریکات لە مستەشفیاکان کۆ دەکەنەوە کلیەی دەینە دەرەوە بەس کلیە نووسراوزەنا مزگەی لەگەڵ نییە وشکەکەنەوە لە خواردنە دەکەن لۆ دەیانێت بەشتریت پار 50 ساڵی کە گۆشتی خۆی بخوا لۆ هەتا مێشکمان ئەوە دەیمایە ئەویش بڕوە لێ دەبێ ئاگامە لە خۆبی ینی بەڕاستی ئەو عولەمەوەی کردیە بەشتریت بەرەو نەمان بڕوە هەتا یەهودیەکان ئێستا بەرنامەیان هەیە دەڵێ ئەمە 500 ملیۆنمان بەسە 8 ملیارمان لۆ چییە لۆیە
ماثيوس هي عالمة بريطانية عالمة اقتصادها دلي أما دبي دعاء بكين كخواي قبل زلزال وبركان وفيضان زوبنا لتعدد السكان كم تولو دلي لبري مصدري طاقة بشمالناكا هو بيسواني آيات كان القرآن بيروزا وسخر لكم ما في السماوات وما في الأرض جميعا منه أتو زماني قديم خلق كم بو نفذ نبو خلق زور بو خواي قبل ويك العقل ما نفتي بدوستوا كان نفذ باش نكر استطاقت كمان طاقة شمسي مان هي طاقة ذري مان هي مشتك مان خواي قبل بربر ميش موابا كارديني كلا جر رويش جام برواتن بلام أنا داني رو كيف جرنا دواغا يعني بو ضروري تندرستي براسي خوارن زور مهمة دبي زور عقابان لخوبي أجرنا من دالكان مان برو بوتان دەستەکان خۆش بی کاک دکتۆر ئەحمەد ئێستا هەمومان دەزانین کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر لاوازن هێنانەکای ئەم بەها بەرزە کە هەم شەرع تاکیدی لەسەر دەکا و هەم عادەت و عورفێکی کوردەواری ئەسڵێکی کوردەواری خۆشمان بووە چۆن بتوانین بیگەڕێنینەوە یعنی با پرسیارەکەم بەو شێوەی بیتن خێزان چ ڕۆڵ دەبینێ لە بەهێزکردنی پەیوەندیە کۆمەڵایەتەکان لەسەر هەردوو ئاست لە نێوان جیران لەگەڵ جیران و هەروەها لەگەڵ خزمانیش. بسم الله الرحمن الرحيم. طبعا وكو كاك دكتور قوتي بشكل لو برسيارانا براستي يعني اگر آماده سازي لو بكي هر بخوي بانيل چي تايبتي دبي يا سيمينار چي تايبتي دبي بابتك هل دغري بلام ايمل دسبيكي او ناو نشانه جنابتان دل خوش بوين كو ديار زنجيره سيميناريكا ان شاء الله هر يك لوانا بتوانن غوشي تايبتي بودابنن تكو براستي ناتوانين حقي بدين بالنسبه برسياركت بتاكيد كاريگري لە چوارچێوەی خێزان و بەشی پرسە کۆمەڵایەتەکان بابەتێکی فراوانە من لەو ئاماژەی پێغەمبەری خواوە دەست پێ دەکەم صلی الله عليه وسلم کەسێک کە بێوێ گۆڕانکاری بکات وەکو ئاەتەکەی خوای پەروەردگاریش زۆر خەڵک بانگەشەی تۆکمەی خێزان دەکەن بانگەشەی سەرکەوتن لە بوارەکانی ژیان دەکەن بەڵام لە حەقیقەتدا لە ناخیاندا خۆیان نەهێنایەتە ئەو ئاستا کە ڕۆڵی بەرپرسیارەتی هەبی بات لە ڕۆڵی دایکرا کوا ئەو دایکانەی بە تەواوی معنا منداڵەکانیان وەکو گۆشێک و سۆزێکی دایکایەتیان پیشان دەدەن کوا ئەو باوکانەی کە بە تاکید بووتە باوک لە ڕووی پێگەکانیەوە بەڵام بەڕاستی باوچێک نییە ئەرک و ئەمانەتی باوکێکی دڵسۆز گرنگ لە چوارچێوەی بەسەرکردنەوەی منداڵەکانی لە قوتابخانە لە قۆناغەکانی خوێندن لە ناوماڵ لەگەڵ دەرو دراوسێ بۆیە ئەوانە بەڕاستی هەمووی پێویستە ئیشی لەسەر بکەین ئەگەر لە خودی خۆشماندا ئەو ئامادە سازیە نەبی بڕوا بکە ڕێک ئاەتەکەی قورئان بەسەرماندا جێبەجێ دەبی ئین الله لا يصلح عمل المفسدين بە ئاگادار بین بۆیە بەڕاستی ئەو چاکە خوازیە لە خودی خۆمانەوە زۆر زۆر گرنگە بەڕێزان دراسەکردنی ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لای هەمومان دیارە ئاشنایەتیمان هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ئیشی لەسەر دروستکردنی تاک کرد و دواتر خێزانی تۆکمە کرد و دواتر بابەتە ڕۆحیەکان عیبادەت و پەرستش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوارد بێ هەمیشە لە لوتکە بیندرا لەگەڵ ئەوەشی کە خوای پەروەردگار قەڵەمی عەفوی پێگوت بوو کە خوای گەورە لقد غفر الله ما تقدم من ذنبك خوای گەر لەمە گوناحەکانت خۆش بووە بەڵام سەیری ئەو مەشهەدە بکەن جارێ من هەر پێم خۆشە وەکو دەستپێکێک ئەوە بڵێن بەڕێزان بابەتی ئێستا ئێمە لە مەرکەزی قورئانی لە نووری حکمەین دراساتی علومی قورئانی زۆر زۆر گرنگە بەڵام لە بەرامبەریشدا دەگوترێ کەسێک کە بیەوێ لە تەفسیری قورئان شارەزا بیت دەبێ بڕوات هۆکاری دابەزینی ئاەتەکان بزانی دەزانن بابەتێک زانایان زۆر قسەیان لەسەر کردیە لە بابەتی تێگەیشتن لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەویش پێویستی بە هۆکاری ئەسبابی ورودی حەدیثەکان هەیە کە بزانین هۆکاری ئەو حەدیثە چ بووە لەو مەشهەدە لەو شوێنە لەو جێگایە یا سەبب پرسیارێک بۆ وەڵام دراوەتەوە زۆر گرنگە دەمێ ئاماژە بە شتێک بکەم لەناو خانەوادەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای لەسەر بێ دەیەوێ عیبادەت بکە شەوێک زیاتر لە کاتەکانی خۆی بەرەو لیقا و دیداری خوای پەروەردگار مناجات بکە ئیزن و ڕوخسەت لە دایکمان عائیشە دەخوازی ئەی عائیشە مۆڵەت و ڕوخسەت هەیە دەمەوێت بە دیداری خوای پەروەردگاری خۆم شاد بم دایکمان عائیشە چ جواب دەداتەوە دەڵێ وەڵڵاهی وەکو هەموو ئافرەتێک پێم خۆشە لە سۆزی باوەشی تۆ دوور نەبمەوە لێم نزیک بی بەڵام لیقای خوای پەروەردگار بۆی منش لە ئەجرەکە بەشدار بم ئیزنی دەدات دەی ئەو مەشهەدەشە کە ها حەدیثەکەمان جۆلێ بۆ زۆر جار ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئایا ناتانەوێ من کەسێکی سوپاسگوزار بم دەزانن هۆکاری ئەو حەدیثە ئەو کاتە بووە کە دەڵێ ئەو شەوە بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چوارچێوەی تۆکمەی خێزان لیقا و مناجاتی خوای پەروەردگاری هەبوو دایکمان عائیشە دەڵێ سوێن بەخوا مراعات متابعەی پێغەمبەری خوام کرد صلی الله عليه وسلم دوای عیبادەتێکی زۆر دوای دوعا و پارانەوەیەکی زۆر گریا بە شێوازێک فرمێسێک لە چاوەکانی داهاتە خوارێ من بەزەیم بە حاڵی دادەهات تەنانەت ئاماژە بەو مەشهەدە دەکات دەفەرمێ سوێن بەخوا سینجی مبارەکی هەمووی تەڕ بوو لەگەڵ فرمێسکەکانی جلوبەرجی دوایی ئەو ئەرزە ئەو شوێنەشی کە لێی بوو دەڵێت تا ئەو کاتە من دراسەم متابعەم کرد کە بیلال هاتە مزگەوت بۆ بانگدان
باشە ئەو جە دەڵێ بیلالیش حاڵی پێغەمبەری خوای بەو شێوازە بینی و پرسیاری لێ کرد ئەی پێغەمبەری خوا بۆ ئەوەندە خۆت ئەزیێت دەدەی ئەی خوای گەورە لێت خۆش نەبووە فەرمووی ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەوە ئاماژەیەکە لە چوارچێوەی خێزان کۆمەڵێک دەرس و مەشهد وانەی زۆر گەورەی لێ دەبیندرێ بەڕاستی من دیسان دەڵێم زۆرێک لە خەڵک باسی تۆکمەیی خێزان باسی بەختەوەری خێزان دەکا بەڵام ئایا ئەو پەروەردەکرداریەتان لە مەشهدەکانی ناو خێزان بینیوە من هەر یەک دوو نمونەی سادە ئەو نمونەی کاک دکتۆر باسی کرد دەڵێ مامۆستایەکی ئامانزار لەگەڵ قوتابیەکانی باسی فەزل و پاداشتی ئاەتی کورسی کرد طبعا هەر لە حەدیثەکان دەفەرمێ ئاەتێکی ئەوەندە عەزیمە 7,000 مەلایکەت دابەزی لەگەڵ هاتنە خوارەوەی ئاەتی کورسی و بەتەکید بە هەر نیەتێک بخوێنی خوای پەروەردگار ئینشاءالله قبولی دەکا و پارێزەرە ئاەتی کورسی و ئەو حەدیثە پشتڕاست کراوەتەوە کە لە چوار گۆشەی ماڵێک ئاەتی کورسی بخوێندرێ خوای پەروەردگار ئەندامەکانی ئەو ماڵە کەسەکانی ئەو ماڵە لە دەرد لە بەڵا لە چاوزار و زمان لە حەسوودی لە هەموو لە بێبەرەکەتی لە هەموو شتێک دەتپارێزی بەڵام ئافرین کەسێک کە بە قەناعەتەوە بیخوێنیت باشە زادڵێ ئەو مامۆستایە بە شێوازێکی ڕووخۆشی و دەمبەخەندەیی هەمیشە چەند مەشهدێکی دەخستە بەردەم قوتابیەکانی کە بەڕاستی ئاراسەیەکی دروستیان بکات نەک هەر پێ بەسەردا سەپاندن بی پێ سپاردن بی ئێمە گرینگە لەو دەستگایانەشەوە بەڕاستی وا لە گەنج و قوتابیەکانمان بکەین و مامۆستایەکان مامۆستایەکی کردداری بن تۆکمەی خێزانیان پێوە دیاربی ئەو جەبابەتە قورئانیەکان دەگاتە شوێنی خۆی بەڕاستی لەو سەر مامۆستای قورئانە لە بنکەیەکی قورئانە بەڵام کردارەکانی هەڵسوکەوتی و تەسەڕوفاتی یا بە جۆرێک لە جۆرەکان خوێندنەوەیەکی تەندروست یا سەردانێکی خێزانی لەگەڵ عائیلە و خانەوادەکە بڕواتەن هەبی کاریگەری زۆری هەیە دوورناکەومەوە لە مۆزوعەکە بەس دەڵێ ئەو مامۆستایە بە شێوازێکی کاریگەر لەگەڵ قوتابیەکان ئاوا دەویست بە قەناعەتەوە شتەکان جێبەجێ بکەن و زیکر و ویردەکان و دوعایەکان بخوێنن دەڵێ گوتی من لە حەدیثێک گوێم لێ بووە دەڵێ نەک هەر ئەندامی ئەو ماڵە بەڵکو لە ناو گەڕەک دراوسێ دوور و نزیکەکانیشی محفوظ و سەلامەت دەبن لە دەرد و بەڵا کە لەو ماڵەیە نور و بەرەکەتی قورئان و زیکرەکان بەمەبەستی پارێزەری بخوێندرێ دەڵێ ئەو گەنجە هەر بۆ خۆشی وەکوها هەندێک گەنج هەندە کاری سەرکەشی دەکەن بەڵام لێشیان جوانە دەڵێ بەیانی گوتی وەڵڵاهی بابزانم تاقیکاریەک بکەم لەگەڵ کاریگەری ئیمانی خۆم نەک خوانەکە گومانێکی هەبی لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چکە بەتأکید ومن أصدق من الله قیلا وعد و بەڵێنەکانی خوای پەروەردگار هەمووی لە شوێنی خۆن کە پێغەمبەری خوش وما ينطق عن الهوى دەفەرمێ لە دەرگای ماڵی دراوسەیەکانی دەدا دەڵێ هاتیمە دیاریەکم پێ بدەن دەڵێ ئەو دراوسێش دەڵێم دیاری چی دەڵێ سوێن بخوا ئەو شەو تا بەیانی حرسیاتم لە ماڵی ئێوە گرتووە و بەرەکەتم بە ماڵی ئێوە ناردووە صاحب ماڵیش بە سەیرەوە مەداری لەگەڵ دەکات دەڵێ چ دەڵێ دەڵێ وەڵڵاهی جۆم لە فەرمایشتێکی پێغەمبەری خوا بوو سەڵات و سەلامی خوارەتە لەبارەی بەرەکەتی ئاەتی کورسی من ئەو شەو لە ماڵەکانی خۆمان خوێندمان و لە چوار گۆشەی ماڵەکەی بزانم بەرەکەتەکەی صاحب ماڵەکە دەڵێ سوێن بەخوا فرمێسک بە چاوەکانی دارێتە خوارە دەڵێ وەڵڵاهی یەک هەفتەیە مشکلە و کێشە ڕووی تێکردین شەوان ئیسراحەتمان نەبووە وەڵڵاهی ئەو شەو هەر لە سەرەتای شەو بە ئیسراحەت هەمومان نووسین وەک ئەوەی وایە کە کێشە و مشکلە لە ماڵمان نەبوو بیت بەڕێزان ئێمە زۆر بابەت هەیە دەکرێت هەنگاوی بۆ بنین بۆ تۆکمەیی خێزانی بۆ لادانی گرفت و کێشەکان بۆ بابەتە کۆمەڵایەتیەکان ناکرێ ماڵێک لە ناو گەڕەک هەبێ ماڵێک خاوەن عەقیدەیەکی تەندروست بن بەڵام کاریگەری لەسەر نەک هەر ئەندامەکانی خێزانەکە لەسەر گەڕەکیش نەبیت وەکو باس لە خێزان و کۆمەلگا دەکرێت هەموو کۆمەلگاکان کە گۆڕانکاریان تێدا بەدی کراوە لەکوێ بووە بەڕێزان لەو کاتە بووە کە لە ناو تاچی خێزانێک کەسێک پەروەردەکراوە ڕابەرایەتی کۆمەلگا بکات هەموو مێژووی ئیسلامی بڕۆن سەیرکەن ئەو سەرکردانێک کە خوای پەروەردگار ناردوونی بەرهەمی پەروەردەی داک و باوچێکی بۆ خوا سڵحاو بوون بەرهەمی خێزانێکی تۆکمە بوون و هاکەدا ئێوە ئینشاءالله ڕۆڵ ببینن لە چاکردنی ئەو خێزانە کە بەدەیەها ئامانجی گڵاوی لەسەر هەیە و ئەو کۆمەلگەیەمان بە شێوازێکی گشتی دەرهاوێشتەی ئەوەیە بەڵکو باشترین هەرستی بەرپرسیارەتی لە ناو خێزان ئەوەیە تۆ کاتێک دکتۆرێکی نابەرز بەرپرس دەبینی ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو ئەو دکتۆرانی کە بە تەواوی معنا بەڕاستی طبیب القلوب والأبدان بەڵام کە دکتۆرێکی لەو ئاسە دەبینی لە ئاسی بەرپرسیارەتی خۆی نییە مامۆستایەک دەبینی بەرپرسێکی حکومی و حیزبی لە هەر ناوەند و سێکتەرێک دەبینی وەرە ڕوو لە منداڵەکانت بکە منداڵەکەت بکە دکتۆرێک کە پڕ لە بەرپرسیارەتی بەیانی چارەسەری خەڵک بکات منداڵێک پێشکەشی ناوەندەکانی خوێندن بکە ببێتە مامۆستایەکی زانکۆ لە ئێستا ڕاستیفاتی مامۆستایەتی زانکۆی تێدابی و هاکەدا من درێژ ناکەمەوە لەسەری بەڕاستی دەتوانین ڕۆڵ ببینین لە چاکسازی کۆمەلگا بە هەموو سێکتەرەکانیەوە لە هەر شێوازێک گرفت و شوێنی تێ بەڵام ناتوانین ئەو ڕۆڵەمان هەبی ئەگەر بەخۆشمان لێمان نەبیندرێ و ئامادەسازی نەکەین و بە تەواوی معنا ئەو پێگەی نەبینین کۆتایی بەو قسانم بەوە دەینم زۆر جار بەدوای مرکزی نمونەیدا دەگەڕین بەدوای مامۆستایی نمونەیدا دەگەڕین پارەی زۆر جیاواز سەرف دەکەین لەوەی کە منداڵەکەمان لە قوتابخانەیەکی نمونەیی بیت بەڵام بەتأکید ئەو کاتە منداڵەکەت نمونەی نابی تا باوکەکەی نمونەی نەبیت کە تا دایکەکەی جیاواز نەبیت و تا هەوڵەکان جیاواز نەبن و پەروەردەش دەبێ ئیخلاص و دڵسۆزی و نیەتێکی باشی لەگەڵ بی وەکو دوعای پێغەمبەران عەلەیهیمو سەڵاتو وسەلام ربی هەب لی من الصالحین یا
خۆشببختی خێزانی ئاماژەی زۆری لە قورآن هەیە بەڵام فەرموو یەکێک لە دوعای پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام و داواکاری ئیمانداران و شاهد حاڵی خوای پەروەردگار بۆ خۆشببختی و ئاسوودەیی خێزانی و دوعاکانیش لە داوای مسلمانان خوای پەروەردگار قبولی کرد وألحقنا بهم ذريتهم دعاء مسلمانان بو خوايا بيكا وكمان كيوا ولويش على سرر متقابلين دي هر كسيك تا مزروع لدزداني يا نيجران لدزداني تاچك لتاكا كاني خيزاني قراوة بالرحمة خوايا پروردگار دي خو دنيا هر كاتية دلي خود نيجران مكا باشتر عبادت بكا باشتر تاكا بكا وكسيك بهوكاري بردوام خير وحسنات كانت ببو همو مردوه كانت وبو كداي كد وبو عندما كاني خيزانت تالوي لقل لكتر كوب بنو لويش يعني بردوامي هي خواهی گەورەی ئیسلاحی حاڵی هەموو لایەک مام بکە و ئینشاءالله خۆراگیر بین و جێ دەستمان دیار بین ئینشاءالله لە ناو خێزان و لە ناو کۆمەلگا بە ئیزنی خوا. دەستەکانت خۆشبی کاکتۆر عەبدوڵڵا دیارە لە ئیسلام زۆر باز لە ماڵ و لە منداڵ کراوە هەموو ئادەبە جوانەکان باس کراوە ئەرچی دایک و باوە تێیدا دیاری کراوە مافی منداڵ تێیدا دیاری کراوە یعنی هەموو ئەو شتانە ئاماژەی پێکراوە یعنی بۆ نمونە هەندێک لەو ئاەتانە کە خوای گەورە باسی دەکاتن یا ئەیها الذین آمنوا قوا أنفسكم وأهلیکم نارا یا ئەیها الذین آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم وأتوا البيوت من أبوابها يا أيها الذين آمنوا لا يستأذنكم الذين لم يبلغوا الحلم يعني إلى آخره ما بس بڵێم ئایا هەر قورئان خوێندن کافیە لە ماڵەکانمان لە ناو خێزانەکانمان یان نەخێر پێویستە فێرە تەفسیری قورئانیش بکرێن و هەروەها فەرمودەکانی پێغەمبەریش پێیان ئاشنا بکەین. بەخۆی دەکرێت بە کورتی ئەوجە دوای هەندێک تەفسیری پێ بدەین. ئێمە کووا بکەین ینی خۆمان و ماڵەکانمان و منداڵەکانمان ڕەبط بکەین بە قورئانی پیرۆز. ئەوەڵەن خوێندنەوەی قورئانی پیرۆز فێربوونی واتە و ماناکەی کارپێکردنی ئەوجە با بڵێن تەفسیلەش پێ بدەین. بەڕاستی زۆر مهمە یعنی پێش هەموو شتێکی وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی لەقەد کان لەکم فی ڕەسوولی الله ئوسوەة حەسەنە باسمان کرد ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تەئکید قورئان تێدا خوێندرایەوە بە شاهدی ئاەتیش زۆر مهمە بەڕاستی داک و باب قودوە بن لە بۆ منداڵەکانیان لە بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆز پێشەوەی بێنە سەر تەفسیر و کارپێکردنەکەشی ینی ئەو ڕۆژەش عینی باسم کرد لە مەجلیسێک بوو یعنی زۆر جاران بەڵێ ئەمە هەمووی متفقین لەسەر قورئان خوێندنەوەی لەبەرکردنی مراجعەی فێربوونی کارپێکردنی هەدەفە حەقیقەکەی ئەخیری پێویستە کاری پێ بکرێ هەموو ئەو شتانە تەبی کارت پێ نەکردتە حوجە لەسەر ئەو هەمووی متفقین لەسەری بەڵام بەسەراحە زۆر جاران یعنی لە دەوری خوێندنەوە و حیفظکردن و مراجعەکردن هەندێک لە قەدر و قیمەت دەین نەخوارێ ئەو هەندە لەسەر حسابەوەی ئەوی دیکە زۆر هەموو شتێک تەوازون هەبوو بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باز لە خوێندنەوە دەکات دەفەرمی مجرد خوێندنەوەی مجرد خوێندنەوەی هەر پیتێک لە قورئانی پیرۆز حەسەنەیە حەسەنەش بعشر ئەمثالها خوێندنەوە زۆر مهمە مامۆستا خوێندنەوەی قورئانی پیرۆز لە ماڵەکان والله ئاوادان دەکات وەکو ئێستا هەم مامۆستایانیش باسمان کرد کە فعلا مەلایکەت ئامادە دەبی شەیطان دەستە دەرێ مجرد خوێندنەوە زۆر مهمە زۆر مهمە و هەروها ئەو ئەلفاظانەی قورئانی پیرۆز چونکە کەلام الله سوڵتانی هەیە لەسەر دڵ و دەروونەکان سوڵتانی هەیە زۆر جیاوازە لە کەلامی بەشەر چەبەڕاستی دایک و باب پێویستە زۆر گرنگی بە خوێندنەوەی قورئانی پیرۆز بدەن اینجا بە تایبەتی دایک وەکو جەنابەت پرسیار کرد کاکتۆر باسی دایکی کرد ئەم حەزەکەم ئەوەندەش ئیزافە بکەم هەممان دەزانین دایک لە پێشترە لە بابی بە بەڵگەی ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم من أحق الناس بصحبتي قال أمك ثم من قال أمك ثم من قال أمك ثم من قال أباك سێزاران دایک ئەو جەسارم بە جا لە بۆ خۆشکانم بەڕاستی قسەکەم موجه لە بۆ ئەوان لە بۆی کە برایانیش بڕۆکێک بحەسێنەوە زۆر جاران گلەیان لێ نەکرێ ئەو فەزڵەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باز دەکا کە سێجاران دایک ئەو جارێک باب بزانەکەوە واجبی سەرشانی دایک سێجاران هەندی بابەکەیە چکە باب بتەوێنێتی وەزیفە چکە هەیە لە دەرێ بەڕاستی ئەسڵ لە ئافرەت تەفەڕۆکردنە لە بۆ پەروەردەکردنی منداڵ لێ سێجاران ئەجری گەورەترە پێویستە سێجاران ماندیتر بی زیاتر لە بابەکەی ئەوە حەقەت و واقع و ئەوە شەرعی خوای سوبحانەهو وتەعالا لێ بەڕاستی دایک و باب پێویستە زۆر گرنگی بە تیلاوەی قورئانی پیرۆز بدەن بە تایبەتی دایک ئەو جا وەکو زانایان باز دەکەن کە زیاتر ئیخساس کاکتۆریە
والله جوگرتن لە قورآن و خوێندنەوەی قورآنی پیرۆز ئەو ئافرەتەی کە هێشتا منداڵەکەی جارێ حەملە والله تەئسیری هەیە کاتێکەوە لەدایک دەبی یەکەم شت معلوم سەمعی هەیە ئەو منداڵ ئەو دوایە چاوی دەبین و ئەوشتانە تەئسیری قورآنی لەسرە کاتە گرنگی پێ بدە لەو کاتێک کە حەملە لەو کاتێکەوە ڕەضیعە یعنی شە شیر خۆرەیە ئەوجا دوایش سەبر لەگەڵی بڕۆی زۆر تەئسیری هەیە ئەوجا لەبۆ ئەوەی کەوە تیلاوەی قورآنی پیرۆز خوێندنەوەی قورآنی پیرۆز بە خۆت و بە ماڵ و منداڵت هەندی بکرێ زۆر بی باشترین وەسیلە لە بۆی کەوا زۆرترین قورآنی پیرۆز بخوێندرێت چییە؟ حفظیتی چونکە هیچ کەسێک هەندی حافظی قورآن مراجعی ناکاتەوە کەواتە یەک لە مەنافعەکانی حفظی قورآن بێجگەل ئەو هەموو ئاجور پاداشتەی هەیە ئەوەیە کەوا بەڕاستی ئەو حفظەوە لێکە کە زۆر بیخوێنیەوە هیچ کەسێک هەندی حافظی قورآن ناخوێن لێ بەڕاستی داک و بە ئەوجا منداڵەکانیش هان بدەن کەوا بەڕاستی قورآن لەبەر بکەن ئەوجا ئەگەر هەمووش لەبەر نەکەن ما لا يدرك كله لا يترك جله وانێ ئەگەر هەمووش لەبەر نەکەن هەمووی هەمان توانای نییە ئەوە یەک دوو بەڕاستی زۆر مهمە لە ماڵەکانمان مەجالیسی قورآنی هەبی لە بۆ تەدەبوری قورآن باسکردنی قورآن تێگەیاندنی ئەو منداڵانە لە بۆ قورآن بەڕاستی زۆر مهمە ئەو مەجلیسە ئەگەر هەفتە یەک جاریش بی ئەو مەجالیسان مەجلیسی ذیکرە ئەو مەجلیسانەیەکەوە فعلاً مەلایکەت تێدا بەشدارە ئەو مەجلیسانەیەکەوە ڕەحمەتی خوای گەورە تێدا دادەبەزی دەبتەمای بەرەکەت لە بۆ ئەو ماڵەی و ئەو منداڵەش لە بیدایەتەوە بیدوێنە بە یعنی وەکو ئەو حەدیثی پێ صلی وسلم یەتەدارەسون القورآن مدارسەی بکەن یعنی نەکرد ئیلا یەکێک متەلەقی بی ئەوە کاین دیکە بەس جۆگیر بن نا قسەی لەگەڵ بکە یعنی ئەت پاشەوەی کەوە فکرەی دەدەیێ ئەخە قورآن لە بۆ هەمووان هاتیە زاندا خۆت تێ دەگا دەی خوای گەورە دەفەرمی قل هو الله أحد ئەتلۆی باس کە قل هو الله أحد ئەرێ تو کوی تێگەیشتی بیدوێنە با بەشدار بی با شخصیەتی بەقوت بی بۆ قورآنی بەڕاستی تەئسیراتی خۆی هەیە ئەوە دوو کەواتە لە منداڵی ڕاتوفێری دەکەی تەدەبوری قورآن بکە قورآن هاتێ لەوەی تێی بگەین لیەدەبەڕوا ئاتی ئەوجا لەوەش گرنگتر فعلا تەرکیز لەسەرەوەی بکرێ کە وەکو لە دایکە عایشە پرسرا خوای لە ڕازی بی کە صیفەتی و ئەخلاق و خۆڕەوشتی پێ سەڵسەلەم کوو بووە کانە خولوقه القورآن پێ سەڵسەلەم خۆڕەوشتی قورآن پیرۆز بە کەواتە زۆر مهمە منداڵ بەڕاستی پێش ئەوەی گوێی لە قسەکانمان بگریت تەماشای تەسەڕف و هەڵسوکەوتمان دەکات لەبەرەوەی زمان حاڵی ئینسان بەهێزترە لە زمانی مەقالی زۆر خەتەرە ئەو قسانەی کە دەیکەی عکسی ئەوە ئەتوو هەڵسکەوت بکەیت لە پێش منداڵەکەت سیقەی نەبەت و دەمینێ نەبە دینەکەشت دەمینێ خۆڕەوشتت قورآن بی ئیتر هەوڵ بدە بە فعلی لە هەموو مەواقیفی ناوماڵێ نیشانی بدەیت و هەوڵ بدە ئەو شتانێک کە خوای گەورە بە گرنگی دانات و بە گرنگی دابنێ عەقیدەی بە گرنگ دانا خواناسینی بە گرنگ دانا و تەوحیدی بە گرنگ دانا ئیمان بە پێغەمبەر و ئیتیباع بە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی بە گرنگی دانا لە قەدەر کە خوای گەورە بە گرنگی دانا يعني یەک لەو شتانێک کە پێم خۆش تەرکیز لەسەر بکەم لە مەسەلەی عەمەلیەکەی عەمەلکردن بە قورآنی پیرۆز لە دوای قەزیەی عەقیدە و تەوحید والله هیچ شتێک ئەو هەندە گرنگی پێ نەدرا ئەو هەندە گرنگی بە نوێژدرایە زۆر مهمە ئەنتە مەشاکە لە هەموو قورآنی پیرۆز چەند ئەمر کرا بە نوێژکردن و فەرمانی خوای گەورەش وەأمر ئەهلەکە بالصەلاة وأمر أهلك بالصلاة واصطبر عليها نافرمي واصبر عليها واصطبر عليها زۆر سەبری لەسەر بگرە یعنی نەجارێک نەدوو نەسێ نەدا بەبەردەوامی هە لەگەڵیان بڵێ بەبەردەوامی نوێژ زۆر مهمە ئاخر ئەو پەیوەندیەیە کەوا ئەو بەندە زەعیفە کە لەگەڵ ئەو خوای عەظیمە سوبحانەهو وتەعالە دەیبەستی لە دنیا و قیامەت مەحفوظ دەبی ئەو ئینسانە زۆر مهمە و بێجگە لە مەسەلەی نوێژیش بەڕاستی مەسئلەی دیکەش هەر لە بابەتی ئەوەی ئەگەر کاتەکە احتیادی سێ چارەق حەزەکەم لەسەری بڕۆم یعنی مەسەلەی ئەوەی کە ئەمە دەڵێن بەڕاستی قورآن دەبی لە خۆڕەوشمان ڕەنگ بداتەوە لە هەرسوکەوتمان ئەمە هەمومان الحەمدولله خوای گەورە ئەوهای تێگەیاندینە لەسەر ئەو هیدایەت و لەسەر ئەو قەناعەتەینە وەزیفەی ئێمە ئەوەیە کە هەوڵ بدەین قورآن تەمکین بی لەسەر ڕووی زەوی بەگشتی ئەوە هیوا و ئاوات و وەزیفەی هەموو موسڵمانێکە بەس ئەوە لەبیر نەکەین پێش هەموو کەسێک دەبێت لەسەر خۆت تەطبیق بکەی لە دوای ئەوە
ناکرێت و ئیدعایەوەی وەڵام من هەوڵ دەم قورئان تەمکین کرد لەسەر ڕووی زەوی لەسەر ماڵی خۆم دەتوانم تەطبیقی بکەم دەبی لە ناو ماڵی هەر یەک لە ئێمە بەڕاستی جمهوریەتەی ئیسلامی هەبی بە معنای کەلیمە زۆر مهمە بەڕاستی ئەگەر ئەوەت پێ نەکرا قسەی گەورەش مەکە ئەگەر ئەوەت پێ نەکرا قسەی لە خۆ گەورەکردن نەگەین بەڕاستی رحم الله امرئ عرف قدر نفسه وەنیە ئەوە زۆر مهمە ئەوجا تەماشا دەکەین مەسەڵەن یەک لەو شتانەی کە ملاحەزەم کردی حەز دەکەم ئاماژەی پێ بدەم کە ئێستا وەکو جەنابی مامۆستایان باسییان کرد حاڵەتی دیاردەی تەلاق زۆرە یعنی یەک لەو شتانێک کە ئەمە بەڕاستی زۆرێک هەتا لە ناو ئیسلامیانیش کە هەیە وهذاکێ تەلاقێک دەدرێ خۆ قەید ناکە تەلاق خوای گەورە وەکو حەلێک و ئاخر عیلاج داینایەوە نییە آخر الدواء الكي ئەگە هیچ عیلاج بەس ئەتوەرە تەماشاکە ینی خوای گەورە لە پاراستنی خێزان چەندین بەڕاستی قەلغانی دانایە ونيا هلو آتك خلمان لسورة النساء كاتك وادفرمي أوي كوا ترساي أو آفرت ناشزة دربتي فعظوهن بزاني فعظوهن موعظة وآمج قالي واهجروهن في المضاجع لا حرج في بيان الدين بشتي تيبك لسر زيقا واضربوهن أقل أوش علاج نبو واضربوهن بيان صلى الله عليه وسلم نوعيتي لدانا كشي باس كردية وكوا ضربا غير مبرح ونينا بشتشي زيتشي بشتشيني لا بلد متساوي بدي يعني لدانش تأديبية دي لي بدي باشران طلاقي بدي مالك كاولكي آخر خوها مشتق ديار أجر بوش حل نبو مشاكل هدبي طبعا من لفكر مسوا بلهم إيه مشاكل لأشرف البيوت كمال بيغمبره عليه الصلاة والسلام هبوه ونيا أتو أو قناغانك قرآن باسي كده مثلا لو دين خروش ما قرآني بي بوش حل نبو حكما من أهلي وحكما من أهلها بوش حل نبو هاتي مرحلة طلاق سبحان الله هردوي دكاتو سيبس طلاق ده إلو كاكا يعني لبرتسي سيبسي لبرسي سيبسي وكو زانا ملاحظة شي زوان بازك يعني تسمية شي زوان طلاق سني هي طلاق بدعي هي طلاق بدعي طلاق سني اوي كوا بو قناغندا بروي كخواي غوري باس كرديا اخ صورتي كربنا الطلاق لصورة البقرة باس كرا يعني تمشاك او هم احتياطنا هم يحلنبو ديت مرحلة طلاق بلا نكو ديت مرحلة طلاق يا أيها النبي إذا طلقتم النساء فطلقوهن لعدتهن يعني سل عدتهن يعني كاتك أو آفرته كبنيازي يعني بربز لبين تاندروز بحيز علاز نيدا بطلاقي بدي ده مدس طلاقي دي نخير ده بيتساور يبكي حتى أو آفرته لا حرج في بيان الدين تو بابرين حالتي عذري شرعي بسردي خاوين ده بيتوا أجر هر مصربون حتى أو ما ويهم رويج أو طلاقي دي كطلاقي شي ده نامي سي بس كاكلو يعني هديجيني مريش كرشي طلاقي ده او زار عديه دبي او افت سي زاري ديكا عادي شرعي ببيني وخاوين بيتو سي زاري ديكا لو فتري نابي لماليش خوي دربتي نابي اما الطلاق ده برو ماري باب الدي نا دبي لمالي خوي بي لقال يكتريش بن لو لا تدري لعل الله يحدث بعد ذلك امرا لخلال او عديه بالتاكيد بياويان افرتا پشمان دەبیتەوە ئەو جا ئەگەر هەر پەشمان نەبووە ئەو جا لەو حاڵەتەی دێتە مەرحەلەی دیکە تەمەقسەدم لە سدێ يعني علماء دەڵێن هەتا ئافرەت لا حرج في بيان الدين مثلا لە حاڵەتی عذری شەرعیە تەلاقیشیدا خلافی لەسەر ئایا تەلاقەکە دەکەوی یان ناکەوی ئەوەی کەم پێ مقنعم ناکەوی مەقسەدم ئەو هەموو احتیاطات ئەو هەمووی لەسەر چ لسر أوي دي كما تن بابندين بقرآن راستا قرآن دخوينين راستا قرآن بابلين تفسيرش دكين جوش لرادقين بلام كاتك كتورة بخود لبير دكي كاتك ما بس تمهر أول براسي أول ديارديك لنا مجتمع الزورة خواهي قول همو خزانة كان يهم مسلمان بباريزي كتوشي وحالتنين يا ربي أخير بمسيار بارك الله فيك كاك دكتور استا بو تعادت يعني هنديك وبروشمبيري وببيشكوتون لقالم ددان درنگ نستن و درنگ لخو هستان و نخواردین يعني بياني او دوانا چەندە کاریگەر و گرنگن بۆ لاشەی مرۆڤ لە ڕووی تەندروستیەوە بنای خدای گەورە طبعا ئەوە لای مە بڵاو دەکەن ئەو شتانە بەڵام لە غەرب وانە ئەو کەسانێک کە چوونە ئەمریکا چوونە ئەوروپای منداڵە گچکانیان ئەغلەبی سەعات 7:30 و 8 خەوتونە منداڵە گەورەکانیان سەعات 9
ئەمە دێن نووسین ئەبرێن شتیوان نییە ئەوان شتە خراپەکان لۆمە دەنێرن مۆبایل و فلان و تەلەڤیزیۆن ئایپاد و ئەوانە زۆر بڵاوبوویتەوە هەتا منداڵەکانی ئێمە چکە لە مەکتەبێت تەرزیع ناکرێن دایک و باوکانیش بەخۆیان حەزیان لێیە بۆیە منداڵەکان ئێمە ئەغلبی درەنگ دەخەون کە زۆر زۆر خەتەرە چونکە لە کاتی بانگدانی مەغریب چ زستان چه هاوین هەرکە ڕۆژ ئاوا دەبی هۆرمۆنەکانی لەشمان بەرەو کەمبوونەوە دەڕوا هەلوێش خوای پەروەردگار پێمان دەفەرمێ وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا قەزەی نووسنیش وجعلنا نومكم سباتا سبات يعني اسم مدبون لەبەر ئەوەی عولەما تەماشایان کردەوە پێش 100 کەشف بووە کە هۆرمۆن لە کاتی مەغریب بەرەو کەمی دەڕوا هەموو هۆرمۆنەکان هۆرمۆنی خواردنە هۆرمۆنی مەعیدەیە هۆرمۆنی هەزمکردنی هۆرمۆنی گەشەکردنی هەمووی کەم دەبتەوە بۆیە نووسنی زوو وازی بێ کە لەسەر ئێمە منداڵەکانمان فێرکەین کەوا زوو بخەون ئەمن لە ئەڵمانیا بووم پێش 3 ساڵ سەردانی ماڵی برازم لێوەندەرە یەک دوو شەو لەگەڵمە هەندێک درەنگدا خەوتن منداڵەکانیان دوو ڕۆژان کە دەچوونە مەکتەب منداڵەکانیان بە چای بە خەویان خەوارە بوون باوشیان داهات یەکسەر بانجی دایکیان کرد گوتیان منداڵەکان تێرخەونی لەگە ناتانی بە خێویان کەی بە خۆمان بە خێوی دەکەین ینی بەو دەرەجەی لێت دەستێنن ئێستا کوڕی من لە ئەمریکایە ئەوە دوو مانگە هاتەوە باوەڕ کە منداڵەکانیان هەفتن لە عیادە دەستمە نووسینە لەبەر ئەوەی مێشتی ئینسان کە لە کاتی هۆرمۆنی خەوکە مەغریب دادێ دەست پێ دەکات دەڕژەی هۆرمۆنەکانی کەم نەبنەوە مێشتی گەشە دەکات بە تایبەتی لە ساڵی یەکەم لە ساڵی نۆیەم تاسی لە زریێکاتیەکە تاسی لە بەژن و باڵای دەکات ئێستا کە منداڵ دێتە لای من بەژنی کورتە یەکەم شت پێ دەرێم ئەمن پێشوە دەرمان دەمێ 5 شتم لۆ جێبەجێ دەکەی یەکەمیان دەبی سعات 9 منداڵیت و خەوتبی نایبگاتە سعاتدا چونکە لە هۆرمۆنی گەشەی بێبەش دەبی ئەگە درەنگ بخەوی کە بێبەش بوو حەبەکە نیوێ مەفعولی دەڕوا ئەگەر بەیانیانی زوو هەرنەستی پێش سعات حەفت کە هۆرمۆنی گەشەی شەو دەڕژێ زوو لەگەڵ بەیانیان دەڕژێ زوو پێش سعات حەفت دەبی منداڵەکە بە خەبەر بی ئەگەر حەبەکە ئیسفادە نابی زۆر زەکە منداڵ دێتە لایمە درێژ نابی یان کەم درێژ دەبی ئیسفادە ناکە لەبەرەوەی بەگوێت ناکە پاشان خواردنی شیرنەمەنی ینی شیرنەمەنی بێزگە لەوەی کە قەڵەومان دەکات تووشی سوکەریمان دەکات بە تایبەتی شیرنەمەنی دەرەوە کە ناوەکانیە بێن و پاقڵاوەیە کێکە و مۆتایە و نۆتەلا و نەستە لە ئەوشتە شیرنانە خراپترین شتە کە هۆرمۆنی گەشەی کەم دەکاتن خواردنی شیرنەمەنیە لێ تەماشا دەکە ئێستا زۆربەی منداڵەکان بە تایبەتی کچەکان زوو عادە دەبن زوو هۆرمۆنی گەشیان ڕادەوەستی زوو ئێسقانیان ڕق دەبی هەتا دەرمانیشی بدێ لەوان دەرجەکەشی بدێ باش درێژ نابی لەبەرەوەی ئەو شەرتانەی کەوا تێدا هەیە جێبەجێ ناکە ئەمە شەوێ درەنگ ناین دەخۆین کە هۆرمۆنی هەزمی خواردن کە لە پاش سعات 7 و 8 شەو هەرنامینێ ئەتوو دەسی 1.5 کیلۆ سەرزات دەخۆی میوەی دەخۆی فلانی دەخۆی ئەو هەموو سەوبە لە بۆ چێ لە بۆ تووشی قۆڵۆن و تووشی نەخۆشیەکانی گەدە و تووشی مەعیدە سووتانەوە کە پێ دەرێن حرقەت المەعیدە یان ترشانی مەعیدە یان بەیانی هەرستی ئەوزگت هەموو غازات بووە یان تووشی نەخۆشی قۆڵۆن دەبی یعنی ئەو نەخۆشیان هەموو سەوەبی چییە ئەو شتە غەڵەتانەی ئێمەیە ئەوز بە تایبەتی لە بۆ منداڵە چاو گەشتەکانمان محاولە بکەن زوو فێرە خەویان کەن طبعا گلۆپیش ئاگاتان لێبێ ئەمە زۆر گلۆپ پێ دەکەین ماڵەکانمان زۆر ڕۆناک بی ئێستا لە ئەوروپای بڕۆ دەرەوە زادەکانیان هەندێک گلۆپ پێ دەرێ فانۆسی دزانە ئەوەندە ئەوەیە کە دەچیە فندقەکان گلۆپەکە پێ نابێت تا دەچێ ژۆرێ ماڵەکانیان 1 گلۆپەیە ئیمە 100 گلۆپ پێ دەکەین ئەو گلۆپە هەموو مادەی ئەوەیە ینی مادەی ڕۆناچیە کە دەبتە سەرەتان لە بوومە ئێستا لێ سەرەتان زۆر بووە ئەمە لە خۆمان پرسین لۆ زمانی قەدیم ئەو نەخۆشیانە نەبوو سوکەریە سەرەتانە فلانە چاوزەعی بوونە نەخۆشیەکانی ترە سەرەتانی دەماغی وەڵای 6 ساڵ لە کولێ سەرەتانی دەماغم نێت ئێستا لە هەولێرێ هەر 20 برادەی دەناسم کە خەڵکیان توش سەرەتانی دەماغی بووە هەموو سەبەکە چییە شەو درەنگ دەخەوین گلۆپ زۆر پێیە خواردنی زیاد دەخۆین وەختەکەشی ناوەختە بۆ توشمان بۆ دەبی طبعا نانی بەیانی زۆر زۆر زەرورە بۆ ئینسانی ئاگاتانەی بخواستن لۆ منداڵ لۆ مۆزەف نانی بەیانی بەڵام زوو بخورێ چونکە هۆرمۆنەکانی مەعیدە و قۆڵۆن و هۆرمۆنی هەزمی 6.5 دەرجێ لە بۆ 7.5 هەتا 8 بەڵام ئێستا لە یابان هیچ کەسێک نییە پاش 7 نانی بخواتن منداڵێ هەمووی 6.7 دەبی نانی بخوا چکە لۆ مستعیدە مەعیدە لە بۆ هەزمکردنی خواردن بەڵام ئەمە سعات 12 و سعات 3 دەخەوین سعات 4 دەخەوین هەیە پیرەژنێ دێتە لای من دەرم لۆ درەنگ دەخەوی پێ قەڵەو دەبی دەرەوڵانەوە نوێژی بەیانی بڕوا گوتم هەندە بەدینی هەتا بەیانێت و شەو نوێژ دەکەی ئەو کەسیە مەوزوعەکە وەنیە مەوزوعەکە خواردنی سەرەزات و میوە و تەلەڤیزیۆن و ئەو شتانەیە نوێژەی بەیانیەکەش دەکا لێ دەخەوێتە عەسرێ
طبعا وقلو دبي بطاقة دبي هم زمقتوش صوفان وفقرات دبي أو زاري واشا هوندا خوي ديسكرت خوي شو ناب خوي روج ناب تشوي خوي 5 ساعات بروج بخوي ناقت 1 ساعة شو له هرمون كان آمدنيا لباش ناني نوران يشتد خويتن أو هنديت كبيش نخوشي معدة وقولون وقلبي دبيتن بتابة اللون من ضل ناني باني زور ضرورة لو أوانيك بتمنن أجر وزني عن هي يعني للتمين لتسلب سلويا محالب كناني باني قد أخون ناني بين أخون يعني قصد الزادي نخون صمون وناني وشتان نخون بلام هيلكيا ماستا بنيرة جيزة باوية شيرة طحين أوان دتوان بخون بلام ببينان بلو من ضالن ضرورة كناني بيانيان بدني بخوان ناني بيان ندن لما مكتبه فراغ أنا ما مستنيه أو ما مستنيه ديتك أنا من درد سنزا باش كم زاري سيمو صار أجدري ها ما مستسدوي أقول أخوني تير خونيا خواردي نخواردي لخواي ده فرصة بيتم بس يجيب سوي بخوايا كيك شو بخوا أوانش كبريمات كيميائية لبو موظفش بهمان شيء أجر ناني بياني بخوا زور مهمة بلام أواني بتمنن يان قلا ويان سكريان هي يان شيرشيان زيادة أوانا بيوستا ناني بينا خون بخوارنا كاني ناني بياني أويش بيوستا زو بخوريتن يستا اليابان همو زمكان هر سيزم دبي صوزي بخوي صوزو ميوي بخوي هر سيزما لو علق ربع شي معدة دقري وكمش دخوي بس ما كاكا صوزو ميوا ناخوا دري ولا بيسا وفلانة وفلانة بلا ما قرقوشت وبرنز وشلو مرقو ناني بدي لوانيا كمسيتو لي عند اخواتن كاكتو برسالك من هي كي ميوه بخوري لبيجنان يعني لباجنان يعني بكري بكورتي تسكو 5 دقيقة بله ميوا بين باش الشوهر نخون لبروي وش باسم كل هرمون كاني هزم وشتوا كم دبتوا بلا ما بكريتن او كسي كوا بروج إشي زور وناني بياني خواردية يعني ناني بيان نخوار لو أنا برسيدة بيتم بيجني ورد تواني ميوي بخواتن يعني دتواني ساعة سيلة بوسار بخواتن أو كاتا هزم دبيتم زو مشكلة نابي بلام أو شرطمان هي ميوا كان نق بيشج نوعي بيقرا بخون على الأقل دو داني دخوي دو نوع عند دخوي هل يكن نوع فيتامين اشتدها هم رجل نفسي خواردن مخون هم رجل نفسي وبرتقال بيقورن ما شاء الله سوزو ميوا قال زور بخواي قور هم يلوم فرام هنا محالف كان روج بروج بيقورن خوارني بيانيش هم رجل نفسي خواردن مخون بيقورن مثلا دور شركة خواه دورج ماستيف خورج بندري بخورج جيز باي بخو أو نقطة من بالنسي جيزو غازوها يا غازوها يناول سرزاتي غازو بيدرن كازو بيدرن سبيدرن من دال بيانيان بيان نزول لمكتب زيدك دبن زول عقل دبن مثلا سابين قل جيزو غازوها بدنه طبعا باويش دبي بلام باوي لو غوران باش تسكو قرصه بلام غازو سكتره لو من دالان نشاطي دماغي زياده كسون كهند فيتامين تدا لخوارنا كانت كدانيا على الاقل حفتي سيزا بيان دنه بيانيان شوان نيوش ما عندنا بي قلو دبن كاك دكتور چیت کمایا استا بروزستان دروين شو خواردنك باش وتندرست لبول شمان يعني استا زور خلق رولا سروبي دكاتن ما نجيت زارك بخوري بله طبعا خواردني قرص بين باشا نيورانان بخوري اوران نخرج اوران باش ما هرمون كاني خوراك هضم كردن كم دبنوا نيورانان وا بيمساك حفتي دوزا غوشتي بخون بتابتي لو خاتون كان چونك غوش زور ضروره غوشتي سور يعني غوشتي حيوان أو شركة زياوازية لما بين مروا بزنو سيلو أشتانا هريك مادة كم مادة زيادة بلام حفتة 2000 نيخون لو أنا توشتان بكمية مادة أرسن ومغنيسيوم دبيتن مادة أرسن بونغو ضرورة لبروي خيني زيادة كاتن حفتة 2000 بخوري غوشت مريشك حفتة 2000 بخوريتن أو زبطن يعني لقال نانو برنزو أشتانا بخوريتن طبعا باسي قلاوي سكري ناكم سكر قلاوي سكري بيست برنزو نانو أشتها تركاتن بيكزاري حفتة زارة شيء دتوانن ماسي بخون بلام پێم باشە لو ئافرەتەکان هەفتەی 2000 ماسی بخۆن یان 3000 بەڵام دەڵێ لو ئافرەتان نابێت لە 300 غرام زیاتر بیتن هەر زەمەک خەڵکی مەرج یان ماسی هەر ناخوا یان 2 کیلۆ پێک دەخوا ئەوەش غەڵەت چونکە ماسیش هەندە مادەی تێدا هەیە چکۆ لە ناو ئاوی گەورە دەبیتن ئەگەر لە 9 کیلۆ زیاتر بخۆی هەر زەمەک هەفتەی 3000 ئەوە لە بۆ مێشتی باش نە لە بۆ مستەقبل ئەو مۆزوعانە دوور درێژن هەروەندەی باز دەکەین بۆیە خواردنەکانی نیوڕان و بەیانیان و ئێواران بگۆڕن همو نفسي خواردن دوباره مكنوا بتابتي كوملغي استامان همو رجنان وبرز عمديه اول زوج غلط دستكان خوش بكاك دكتور كاك دكتور احمد با او دو دقه بدني برستان يعني هبه سريعي شون وبكين خانواده كان من بزورك مع المره بكن
سەرنجام وەکو ئەوەی کە شەرع و دینی خوای گەورە داوامان لێ دەکات. بەڵێ بەتاکید بابەتی خێزانی وەکو باسم کرد بابەتی زیاتر لە خۆی هەڵدەگری بەڵام کۆمەڵێک ڕێنما و پرۆژە یاسای خێزانی باس لە یاسای گشتیەکان ناکەین کە ئەگەر دەرفەت هەبووە بمان گوت باە هەر تاچێک لە خێزان ئێستا دەی پرسیارکەی ئەگەر دەرفەتێکی کراوە بی من بڵێم چێ لە ئێوە ئاشنایەتی ئەو دەقە یاسانەی هەیە لە عێراق و لە کوردستان کە لەبارەی یاسا خێزانیەکان بۆن منە ڕۆبەڕووی کەیسێکی قانونی ببێەوە تا چەند ئاشنایەتی و شارەزایت هەیە زۆر گرینگە خوانەکە یەکێکمان ڕێی بکەوێتە بەردەم یاسا و قانون ئیواهەیە دەڵێ وڵا هەر بەردەم ئیشێکەوە کەوتە محکەمەیە کەوتە سزن ئەوەندە مانگە لێوێ ماوە نەبوونی هۆشیاری لە بەرامبەر یاسا خێزانیەکان تکایە بیخوێنەوە زۆر گرینگە هەم یاسا شەرعیەکان هەم یاسا دەستکردەکان ئەوە گرینگە دواتر لەبارەی ڕێسا و یاسای خێزانی بۆ لە فەرمانگەیەکی حکومی بۆ لە قوتابخانەیەک بۆ تەنانەت لە شوێنێکی گەشتیاری ببینین چەند ڕێنمایەک هەڵواسرا و تکایە گەشتیاران پابند بن بەو ڕێنمایانە بۆ نمونە ئەی ناکرێت لە ماڵی مرۆڤی مسلمان چەند یاسایەکە بیکاری لەسەر بکەین بەڕاستی لە شوێنی خۆیەتی من زۆر بە گوشراوی بە کورتی ئەوە دەڵێن بەڕاستی ئەو خوێندنەوەی زیکر و ویردەکان جنابی مامۆستا ئاماژەی پێکرد ئەوە سەحەت و تەندروستی خێزانی زۆر لەوە زیاتر هەڵدەگری کە کاردکتۆر خواپاداش داتەوە لەو دەرفەتەکەمە کۆمەڵێک هۆشیاری گشتی دایە ئێمە ئەگەر بەردەوام خۆت بە دوای ئەو هۆشیاریانەدا بڕۆی بڕوا بکە تەندروستیێکی باشترت دەبی و خێزانێکی تۆکمەترت دەبی چونکە بابەتی پەروەردەیی و بابەتی تەندروستی و بابەتی یاسایی چەند بابەتی تێک هەڵکێشن هەمووی لە چوارچێوەی خێزان جێ دەبتەوە سەرنجام کۆمەلگایەکی ڕۆشنبیر و بەبەرهەم دەبیندرێ لە شان بەشانی کۆمەلگا پێشکەوتوەکان دواتر دیسان دەڵم یاسا خێزانیەکان هەمومان دەتوانین بەیەکەوە دیسان ڕاستپاردن بدەینەوە بەردەستی زۆر هەنگاومان نایە بەڵام سەرکەوتو نەبووی لە شێوازی سەپاندن هەوڵدایە ئەو یاسایانە جێبەجێ بکەی جێگیر بکەی وەرە ئەو جارە بە شێوازێکی دیکە ئەو منداڵەت کە گەیشتە قۆناغێکی هەرزەکاری ئەو منداڵەت کە گەیشتە قۆناغێک لە ئاستی بەرپرسیارەتی هەست بەرپرسیارەتی دەکا وەرە بەشداریان پێ بکە لە دانان و لە نووسینەوە و لە کردنە یاسای ئەو ماڵە من زۆر بە کورتی دەکرێت چەند یاسایەک لە ماڵەکانی خۆمان وەکو هەڵواسران لە بەرچاو بن ڕۆژانە ببیندرێن و کاریان لەسەر بکەین بۆ نمونە چەند شتێکی زۆر سادە من باز دەکەم بۆ نمونە غیبەتکردن ئێستا بەشێکی زۆری ماڵەکانمان زۆربەی کێشەکانیان هۆکاری غیبەتە کە دەست هەڵگرتن لێ یەکێکە لە کارە هەرە گرینگەکان و باس لە بۆ نمونە ئەگەر لێرە دەست هەڵگرین و بینە سەر هەندێک گۆڕانکاری لە ناو خێزان جاری وایە ماڵێک پێویستی بە گۆڕانکاریە بە چاکردنی هەندێک کەلوپەلە چەند ڕۆژێکی بۆ دادنێ یا هەفتەیەکی بۆ دان یا جاری وایە سەرە لەسەر وەستایەک چەند مانجێک دەگری دەزانن هەندێک دەخکە خۆ خەسڵەتمان پێگرتە لە چوارچێوەی خێزان ڕێک پێچەوانەی تۆکمەیی خێزانە دەتەوێت لە جەلسەیەک کۆتایی پێبینی دەتەوێت لە یەک مەجلیس کۆتایی پێبینی دەتەوێت لە شێوازێکی ڕەشە ئاسا بە منداڵەکەت وای لێ بکەی کە دەستی لێ هەڵگری ئیشی دەوێت بەڕاستی ئیشی شەو ڕۆژی دەوێت بەلای کەمی هەفتەیەک تۆ گە دیاردەیەکت لە یەکێک لە تاکەکانی خێزانت بینی لە عینادی لە تووڕەبوون لە زوو هەڵچوون لە کینە و بغض و غەرەز کە ئەو هەمووی لە ئیسلامدا منبوذن بەڵام کوا ئیشمان لەسەر ئەوە کردووە ئەو کارامەیە پێیاکەین لە ئیش و کاری ناوماڵ خوشکانی بەڕێز زۆر جار دەستخۆشی زۆرتان لێ دەکرێت و هەندێک جاریش بێئینسافی بەرامبەر بە ئێوە لەوەی کە چێشتێکی زۆر خۆشتان ئامادە کردیە و ملحەقەکانی شیرینی و ئامادەسازی لە پێشوازی میوان بەڵام دەکرێت جارێکی کە بە فۆرماتی کارامەیی ئەو هەمان چێشت بە هەمان کوالێت بەڵام بە کەمترینی کات پێشکەشی میوانەکان و خانەوادەکەتی بکەیت چەند کەسی وها بۆ دڵە سوپاس بەخوا کێشەمان نییە تەنها کێشەی ئەوەی ئامادەکردنی خواردنە ئایا ناکرێت ئەو گرفتە کۆتایی پێبینین لەوەی کە زۆرێکی کە کارەمایی و لە بەرامبەر پەروەردەی منداڵ و لە بەرامبەر کۆمەڵێک بابەتی دیکە زیاتر لە خۆی هەڵدەگری بەنە من کۆتا بەوە دەینم حتا لە خوێندنەوەی زیکر و ویردەکان بڕواتان هەبی زۆر جار من هەر بە ئەو نمونە باسکەم لە ئەزمموی سەفەری وڵاتان هەر کەسەتان کۆمەڵێکی جیاوازتان بینیە و لە سەفەری حەج عومرە خوا بەرگار بنووسی هەمولایەکی بکات ئینشاءالله و ئەو قۆناغانەی لە سوودان بووین بڕواتان هەبی کاریگەری پەروەردەی خێزانی تەندروست وای لە ئێمە دەکرد لە جیاوازی تەمەنەکان مامۆسانی بەڕێز کە ڕقە من لەو شارە بڕوام کە هەستمان بە خەجاڵەتی دەکرد کە پەرچەکردداری منداڵێکی پەروەردەکرانمان دەبینی لە چوارچێوەی خێزانێک واللهی گرینگە تۆ لەو مارکێتەی کە منداڵەکەت دەنێریشت بکڕی پێناسەی خۆتە و پێچەوانەی ئەو پەروەردەشەکە لێت دەبیندرێ بۆیە من دیسان هەروەکو خۆشی دەڵێم بڕوام کە منداڵمان بینی و لە ناو پاسێک کە پارەی وەرگرتووە هەستمان بە خەجاڵەتی کردێ تەرکیزمان نەکردو بەدەستی چە پارەکەماندا ئەوە بە تەرکیزێکی زۆر جوان بە پەروەردەیەکی پڕ لە وەکو دەڵێ ئامانزدار گوتیەتی پارەکەت لێ وەرناگرم هەستمان بەشتێ کرد گوتی دەستی ڕاستت بۆ من ئامادە بکە بۆ دەستی چە پارە دەدەێ من پارەکە بێبەرەکەت لێت وەرناگرم لە هەمان کاتدا ئەو کاتە کە باقیمان وەرگرتیتەوە دیسان سوحبەتێکی ئاوا پەروەردە ئامێزی لەگەڵ ئێمە کردیە گوتی بۆ پارەکەت بەبێ بەرەکەت دەخەوە ناو جیرفانت زەحمەتی بەدەستی ڕاست بیخەوە ناو جیرفان بەدەیها نمونەی ئاوا دەتوانین ئێمە ڕۆڵ و جێدەستمان هەبی لە بابەتی پەروەردەیی ئامانزدار بە ئیزنی خۆ
دەستەکان خۆش بیکاتۆر دیارە ئێستاش دەرگای پرسیار واڵا دەکەین لە بۆ ئامادەبووان هەندێک پرسیار هاتووە لەلایەن خوشکانی بەڕێز پرسیارەکان بۆ دکتۆر کاکتۆر ئەحمەدیە دەڵێ ئایا سۆشیال میدیا بەتایبەت مۆبایل چ کاریگەریەکی هەیە لەسەر خێزانێکی تەندروست ئایا هۆکار نییە بۆ هەردوو لا کە زۆرت بەکارهێنا تووشی نەخۆشی دەبی ئەو خێزانە و ئامۆژگاری سێ بۆ خێزانان وەڵام بەشێکی وەڵامەکەی وا دەزانم کاک دکتۆر دەتوانانی ئاماژە پێ بکات زۆرترین نەخۆشی سەردەم ئێستا هۆکارەکانی تەکنۆلۆژیایە و بەکارهێنانی سوۆشیال میدیایە زۆرترین نەخۆش لە قەڵەوی لە بێمتمانەیی لە دەرنەکەوتنی ئەو منداڵت کە زۆرترین تەرکیزی پەروەردەی منداڵ لە خێزان لەسەر منداڵەکانیەتی بەڵام لەو بابەتەشەوە بەرپرسانە مامەڵە نەکردن لەگەڵی حتا لە لێسەنەوەی ڕۆحیەتی کاریگەری ئیمان کە ئەمە زۆر دەمانەوە ئیشی لەسەر بکەین بەڕاستی سوۆشیال میدیایە کەوا دەکا بابەتێک کە تەفسیری قورئانە بۆ نمونە کوا ڕاستەوخۆ لە مرکزێکی قورئان کوا لە خزمەتی مامۆستایە کوا ئەو عیلم و بەرەکەتەی کە نەزەرت عەلەیهیم المەلائیکە والرەحمە ئەو بەرەکەتانە کوا لە ڕێی سوۆشیال میدیاوە ئەو کاریگەریە دەگا بڕواتان هەبی ناگات و زۆر بابەتی دیکە بابەتی سوۆشیال میدیا بەڵام دیسان ئەویش دەبی پەروەردەیەکی کردداری لەگەڵبی واللهی دایک و باوکێک موفق نابیت لە ئاراستەکردنی کۆمەڵێک پەیامی بەدوای یەکدا بەڵام خۆشی لە هەمان کاتدا بە منداڵەکەی دەڵێ ئایپاد مەکە و مۆبایل بەکارمەی نەخۆی لە بەردەستێتی و بە هەمان شێوە وەختێک نابیندرێ کە چەندین منداڵ شەکوای ئەوەیان هەیە دەرێ وەڵڵا باب و دایکی خۆم خۆش دەوێت بەڵام کاتیان نییە بۆ من دای بنێن و زۆر بابەتی دیکە کە لەو سەر بەکارەسات سەری هەڵگرتیە بۆیە بابەتی سوۆشیال میدیا بەڕاستی ئێستا ناتوانین حەقی بدەین ئەگەر هەر زۆر قسەیەکی لەسەر بکەین دەستەکان خۆش مەگەر دوای جەنابی دکتۆر شتێک کاکتۆر عەبدوڵڵا دیارە پرسیارەکە ئاراستەی بەڕێستانە دەڵێ بۆ چونت چێ دەربارەی کچەکانمان دەڵێن پێمان خۆشە موچەمان هەبی هەتا بێبنەت بین ئایا لە ڕووی شەریعەتی ئیسلامەوە چۆن هێڵدەسەنجێنی جا هەر کارێک بی دەیکەن مەسەلەی موچە یعنی خۆ دیارە عولەما باسییان کردیە دێتە سەر مەسەلەی دەرچوونی ئافرەت لە ماڵێ لە بۆ ئەوەی کەوا ئیشێک بکە وەزیفەیەک بکە زاوابەتیان باس کردەوە نیە طبعاً هەموو ئیشێک مباحنێ بەڕاستی ئافرەت بیکە دەبی جێگایەک بی اختلاط تێدا نەبی بەو شێوەی کە دەستە دەرێ بەو شێوەی بیکە خوای گەورە دەوێت سوبحانەهو وتەعالە بەو حیزابە شەرعیە و إلى آخره و يعني شتەکان دیارە بەڵام بەسەراحەت ئێمە يعني ئەگە بگەڕێن سەر ئەسڵەکە وەزیفەی ئافرەت ئەسڵ وایە لە ماڵێ بی لەبەری وەزیفەی زۆر زۆر پیرۆز پێ ڕاست پێدرایەکەوە جیل پەروەردە دەکە وەقەرنە فی ئەوە ئەسڵە بەڕاستی دەرچوون لە بۆ ضرورەتە دەرچوون لە بۆ ضرورەتە یعنی بەسەراحەت ئەو عەولەمەی ئێستا کە وای کرد بەسەراحەت ئافرەتان هەمووی إلا ما رحم ربي زۆربەی لە دەرێنە یعنی وای لێ هات هەتا خۆ ئەو ئیشە کە ڕێگا پێدەدرێ بە ئافرەت بکرێ شتێکە تەکلیفێکە لە سەری دەکەین ئێمە کە ئەسڵ وا لە سەوینێ لەسەر پیاوەکەیتی هەتا لە ماڵی بابتی ئەسڵ وا بابی تەکلیفی بکەوەنێ یعنی مەسروفی بکە برایتی کە چوە ماڵی خۆی پێویستە پیاوەکەی بەس لۆ ئەو وەزیفەیە بوویتە ئەوە وەکە ئەنەمان حەقەکە بەدەستدەین لە کاتێکدا کە تەکلیفەکە لێت دەخات سەرشانی خۆی وەنێ ئیتر بەڕاستی دەرچوون وەکو عولەما باسییان کردێرە بۆ ئەنجامدانی ئیش و وەزیفە بە زەوابتە شەرعیەکەی جائزە بەڵام وەڵڵاهی ئەسڵەکە وەقەرنە فی بویوتکن جەزاک الله خەیرا کاکتۆر ئەحمەد دەڵێ ئەگەر خوێکی خراپم هەبوو چۆن تەرچی بکەم و ئەگەر یەکێک لە خێزانەکەم هەی بێت چۆن وای لێ بکەم هەستی پێ بکە و لە خۆیدا بیگۆڕێ بەتاکید درکردن بە گرفتەکان بەشێکی چارەسەرە زۆر کەس هەیە کۆمەڵک خۆ خەسڵەتی خراپی هەیە بەڵام دانی پێدا ناهێنی بۆیە ئەوە لی دەبیتە سیفەتێک دەقی پێوە دەگری و زەرریشی لێدەدا لە هەر پێگە و شوێنێکی دیکە چەندین کەسمان هەیە لە کەسایەتی جیاواز کۆمەڵێک لە قەب و نازناوی جیاوازی هەیە بەڵام سیفەتەکانی وای کردی ئامانجی ئەو مهمەی خۆی نەپێکی ئیشکردن لەسەری کاتێک دیاری بکە و چەند کەسێکی نزیک لە خۆت ئاگادارکەوە کە ئەمن ئەو گرفتم هەیە و متابعی ئەو جۆرە شێوازی قسەکردنە یا ئەو جۆرە پەرچەکردارەمان کە هەیە زۆرترینی خەڵک لە حالەتێک بەسەر خۆیدا زاڵ نییە کە ڕاستەخۆ ڕخنە لێ دەگیرێ بۆ لە ڕخنە نیگەران بین بۆ نمونە دیارە ئەو ڕخنە بە کۆمەڵک مەبەستیش ئاراستە دەکرێت بەڵام بە تاکید ئیشکردن تەنها نەت لەسەر خۆمان و لەسەر منداڵێکیش ناکرێ بە لێدان ڕوبەڕووی هەڵی منداڵێک بیەوە وەرە ئیش لەسەر ئەوە بکە کە لە شێوازێکی دیکە بنیاتی ئەو منداڵە بنێوە و هۆکارەکەشی زۆر جار ئەو گلەیەی کە بۆتە خەمێک لە دڵی داک و باوکان خۆیانن هۆکاری ئەو گلەیەی کە لە منداڵەکەیان هەیە یا جاریوە دەوروبەرێکی نزیک تەشخیصکە و دواتر هەوڵی چارەسەرەکە بە چەند قۆناغێک بدا دڵنیا بن زۆر بە ئاسانی گۆڕانکاری بەو کەسایەتێت چ لە خودی خۆت چ لە کەسی بەرامبەریش دەبیندرێ بە ئیزنی خۆ خۆ خێرت بنووسی کاکتۆر ئیبراهیم
لو حديثي بيغمبري صلى الله عليه وسلم كذا فرميت ما ملأ آدمي وعاء شرا من بطنه بحسب ابن آدم أكلات يقمن صلبه فإن كان لا محالة فثلث لطعامه وثلث لشرابه وثلث لنفسه يقمن صلبه يعني بشتي راز بكاتن أوندي بخوا بشتي راز بي بلا ما يستأم أوندي دخوين بشتمان دا تسميته ونيا قصيد بريستان بسم الله الرحمن الرحيم. طبعا آيات مالي القرآن في رزق أخوات فرمي سورة أعراف كلوا واشربوا ولا تسرفوا إنسان دائما إسراف نكلا يشتشي نلا كماليات نلا بعد صرف كردن نلا سهرة نلا خانو نلا خواردن هر نفسي سورة نفسي صفحة بما فرمي قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق أو أنا حلالا بس بيوست ببي إسراف بيخوين يعني زور زار خلق يندشتي لخوي حرام دكا حلال وحرام بدس يمنية بدس خوي برودقال أو حلال وحرام دادني بلام كي إسراف لدكي أو مشكلة كيا حديث ما دفر من لا ضرر ولا ضرار هرشتك زرري لبو خوت هبو أو مسلمان نايبي كاتن باشن تبذير يعني تبذير لخواردن أما زوزا خوارني دروز دكين لو بيانز نفري باش دنا نفري دروز دكين أما زوزا باسي دولمي دكم لقال نقوش دكاني خمس أغلبيان قلون بتابتي أفرتان دلنا باش لو بركة دولمي ناخون يعني برنزكي دخوا بي قلده ورجي بي قرده بي سكري كي زياده دك بس بركي ناخو استفاده كت زياده نا بركيه بركه بياز بركه كودي بركه بيبر باينزان نا دولمي هم فيتامين كان بركيه اتو برنزكي دخوا انك بدك بي قلده بلان بركي ناخو كي استفاده هي يعني وروشنبيري اوي دي روشنبيري تندرستي ديتن باشنا واحد السيكه باش تذكرت دل مسلمان بيست مع دي خبكات السيبش باشك لبو طعام خواردن باشك زي اي بيلوا باشك لبو نفس قصدي ونيه هوا أتو زور زي ما زوري دخوين هناسا من تنگ دبي يعني تحدى لشو دكا لناو بنسك دكا وانده زوري دخوين سولو معيدة للرطو بيوا ضل لهمو أورغانا كان يلش كزياتر دكشي وقورة دبي معيدة the most expensive organ in the body stomach يعني زور زال للرحمي أفرد كحوالي 5-6 كيلو دقري من ضال هي بخوي 5 كيلو يا أو رحمه وشتانا هم دقات 7 كيلو معدة اللي بقولة دبي لو أواني كمعدة إخوان دبرن أغلبهم باردوسي صار قلوا دبنوا تكون معدة واناي كشانا ويقال زوري هي بوي حد سكده فرمي كبي كنا سيبش باش يجي كم لبو خواردن باش يقلبو خواردنوا طبعا آي جاقاتن لبي لبيش نام بخوم باشترا هم معدتها عندك كتير دكا هم لبو زخت وسكري وبرد زرداء وكلي وشتاني استفادة هي نقل دوينان باش يجي لبو هناسي أو عند زوري نخوين كنفس مان بيتنگ بيتن حديث ما هذا فرميتن ضل نابي مسلمان وشي كافران بقدر حب معدي بخوا يعني اجا معدي نيش لو بغيت بسي 6 كيلو ني بخوي كواتتو يعني الاسلامتي دا نبراي ولا تينا جيشتي راس لو براستي معدي زوم مهم اما زور زاد ضلهم تكاتن لذكم خوتام بقرباني معدي خوتام مكن اتو هر معدي تيدك توشي صدنا خوش دبي او قلو دبي توش سوفان وفقرات وروماتيزم دبي او قلو دبي فقرات فشت لسيق لادا سي بي انزلاق او قلو دبي قاصد ديشي او تسوكت عمليات دي ولا بروي قلوي كوزني خوي دادن هيز مشكله نامني بو خوتان بقرباني معدي ما كان حدث كان تطبيق كان براستي او اسرافي كذا كان يما لهم رؤيه كوا للرؤيه اسلامتي جائز نيه دستكان كلوا واشربوا ولا تسرفوا